بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب چۆن باڵاپۆشی لای کچەکەت خۆشەویست دەکەیت. نووسینی دکتۆر ئامانی زەکەریا ڕۆمادی، وەرجێڕانی زانا قەرەداغی، پێداچوونەوەی سایە فارس، دیزاین گۆڤاری بڕیار، نۆبەی چاپ یەکەم، ساڵی چاپ 2016، تیراژ 4000 دانە، چاپخانە پیرەمێرد. ژمارەی سپاردنی لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتەکان ژمارەی 1164 ساڵی 2016 پێدراوە. لە خوێندنەوەی ڕەسوول وەرتی. مونتاژ و کارە دەنجەکان شڤان هەولێری. بۆچی باڵاپۆشی؟ فەرمانێکی ڕوون و ئاشکرای پەروەردیگار و پەیامبەرەکەیەتی پەروەردیگار فەرمانی بە ئافرەتان کردووە کە باڵاپۆش بن و دەفەرمێت. نور ئاەتی 30. قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم إن الله خبير بما يصنعون. واتە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پیاوانی ئیماندار بڵێ چاویان بپارێزن لە سەرنجدانی ئافرەتانی نامەحرەم، هەروەها ناموس و عەورەتی خۆیان لە حرام بپارێزن، بێگومان ئەوە پاکتر و پوختەترە بۆیان، بۆ دڵ و دەروون و ڕەواڵەت و ڕۆح و لاشەیان. بەڕاستی خوا ئاگادارە بەو هەڵس و کەوت و ڕەفتارانەی کە دەیکەن. و لە ئاەتێکی تردا دەفەرموێت. ئەحزاب ئاەتی 33. وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى وأقمنا الصلاة وآتينا الزكاة وأطعنا الله ورسوله إنما يريد الله ليذهب عنكم الرجس أهل البيت ويطهركم تطهيرا. واتە زینەت و جوانی خۆتان دەرمەخەن وەکو سەردەمی نەفامی یەکەم. بە هەمان شێوە پەروەردیگار لە قورئاندا ڕاستە و خۆ ڕوو دەکاتە پەیامبەر و دەفەرموێ. ئەحزاب ئاەتی 59. يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. واتە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هاوسەرانت و کچەکانت و ئافرەتانی ئیماندار بڵێ کە بە پۆشاکی باڵاپۆش خۆیان داپۆشن، ئەوە لەبارترین شتە کە پێی بناسرێن تا ئازار نەدرێن و تووشی گیر و گرفت نەبن. هەمیشە و بەردەوام خوا لێ خۆش بوو میهرەبانە، لە کەم و کوڕی و ڕابردووتان خۆش دەبێت. هەرچۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەکەی خاتوو عایشەدا کە باسمان کرد فەرمانی کردووە بە باڵاپۆشی ئافرەتان، پۆشینی حیجاب گوێڕاڵی کردنی خوای پەروەردیگار و پێغەمبەرەکەیەتی صلی الله عليه وسلم. پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێت. ئەحزاب ئاەتی 36. وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. واتا بۆ هیچ پیاوێکی ئیماندار یا ژنێکی ئیماندار نییە کاتێک کە خوا و پێغەمبەرەکەی بڕیاری شتێک بدەن ئەوان سەرپشک بکەن لە ئەنجامدانی ئەو کارە، چونکە ئەوەی سەرپێچی بکات لە فەرمانی خوا و پێغەمبەرەکەی ئەوە ئیتر بە ئاشکرا گومڕاو سەر لێ شێواوە. ئینجا ئەوە فەرز کراوە لەسەر هەموو ئافرەتێکی باوەڕداری پێگەیشت و وەکو چۆن لە قورئان و سوننەتدا هاتووە. ئەوەندەش بەسە کە بزانی پاداشت و سەوابی ئەوانەی گوێڕایەڵی پەروەردیگار دەکەن چۆنە کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە.
نیسا ئاەتی 13 تلك حدود الله ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك الفوز العظيم. واتا جا ئەو کەسەی فەرمانبەرداری خوا و پێغەمبەرەکەی بکات لەم بوارەدا و لە هەموو بوارەکانی تردا ئەوە خوا دەیخاتە ناو باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا دەڕوات هاوڕێ لەگەڵ ژیانی نەبراوە تیایدا بێگومان هەر ئەوەشە سەرفرازی گەورە و دەستکەوتی بێسنوور. نیسا ئاەتی 69 ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. واتە ئەوەی فەرمانبەرداری خوا و پێغەمبەر بکات جا ئەوانە لەگەڵ ئەو کاسانەدا دەبن لە بەهەشتی بەریندا کە خوا ناز و نیعمەتی ڕژاندووە بەسەریاندا لە پێغەمبەران و ڕاستگویان و شەهیدان و پیاوچاکان ئەی کە ئەوانە هاوڵ و هاوڕێ و هاودەمی چاک و بێوێنن. نور ئاەتی 52 ومن يطع الله ورسوله ويخشى الله ويتقه فأولئك هم الفائزون. واتە جا ئەوەی فەرمانبەرداری خوا و پێغەمبەرەکەی بکات و لە خوا بترسێت و لەسەر پێچی و نافەرمانی خۆی بپارێزێت جا ئەوانە سەرفراز و بە ئاوات گەیشتون. أحزاب آياتي 71 يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. واتا جاء أوي فرمان برداري خوا و پێغەمبەرەکەی بکات و لە خوا بترسێت و لەسەر پێچی و نافەرمانی خۆی بپارێزێت جاء ئەوانە سەرفراز و بە ئاوات گەیشتون. فتح آياتي 17 ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار ومن يتول يعذبه عذابا أليما. واتا ئەوەی کە فەرمانبەرداری خوا و پێغەمبەرەکەی بکات دەیخاتە باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەخت و کۆشکەکانیدا دەڕوات ئەو کەسش کە پشت هەڵکات خوای گەورە سزای بەئێش و ئازاری دەدات لەبەر ئەوەی حیجاب باوەڕە لەبەر ئەوەی پەروەردگار کاتێک لە قورئانی پیرۆزدا ئاماژەی کردووە بە ئافرەتانی باوەڕدار بەم شێوە باسی کردوون وەقل للمؤمنات واتە بە ئافرەتانی باوەڕدار بڵێ و هەروەها فەرموویەتی وەنیساء المؤمنین چونکە پاکیزەکان جیا دەکاتەوە لەوانەی تر و پارێزراو دەبێت لە تەنگ پێ هەڵچنین و گێچەڵی کەسانی خراپ و نالەبەر لەو بارەیەوە خوای پەروەردگار دەفەرموێت. أحزاب آياتي 59 يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم بهاوسران تو کچەکان تو ئافرەتانی ئیماندار بڵێ کە بە پۆشاکی باڵا پۆش خۆیان داپۆشن ئەوە لەبارترین شتە کە پێی بناسرێن تا ئازار نەدرێن و تووشی گیر و گرفت نەبن هەمیشە و بەردەوام خوا لێخۆشبوو میهرەبانە لە کەم و کوڕی ڕابردووتان خۆش دەبێ لەبەر ئەوە حیجاب داپۆشەر و هێمای شەرم و شکۆیە خوای گەورە کەسانی خاوەن شەرم و حەیای خۆشەوێت هەروەها پەروەردیگار یەکێک لە سیفاتەکانی داپۆشەرە و کەسانی داپۆشکراوی خۆش دەوێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبارەی شەرم و حەیاوە دەفەرموێت بۆ هەموو ئاینێک ڕەوشتێک هەیە لە ڕاستیدا ئاکاری ئیسلام ڕەوشتە یان دەفەرموێت شەرم و حەیا لە ئیمانەوەیە
ئیمانیش لە بەهەشتدایە، یان دەفەرمێ شەرم و شکۆ باشی هەموویانە. جەستە و لە شولاری ئافرەت ئامانەتە. خودای گەورە داویەتی پێی نرخی ئەو ئامانەتە داپۆشینی پارێزگاری کردنە لەی. هەر کەسێک ئامانەت نەپارێزێت ئەوە ئیمانی نییە. حیجاب نیشانەی ڕێزە. خی گەورە ڕێزی لەنەوەی ئادەم گرتووە، فەزلی داوە بەسەر سەرجەمبوونەوەرەکانی تردا و هەندێک لە تایبەتمەندی داوە بە مرۆڤکە نەیداوە بە دروستکراوەکانی تر. لەوانە داپۆشینی عەورەتی بە زیندویی و مردویی. حیجابی ئافرەت داپۆشەری لە شولارەتی. حیجاب پاکیژەییە بەپێی ئەم فەرمایشتەی پەروەردیگار. ئەحزاب ئاەتی 53. وَإِذَا سَأَلْتُمُوهُنَّ مَتَاعًا فَاسْأَلُوهُنَّ مِنْ وَرَاءِ حِجَابٍ ذَلِكُمْ أَطْهَرُ لِقُلُوبِكُمْ وَقُلُوبِهِنَّ. واتە ئەگەر داوای شتێکی پێویستان لە خێزانەکانی پێغەمبەر کرد لە پشتی پەردەوە داوای لێ بکەن، ئەو جۆرە ڕەفتارە چاکتر و پاکترە بۆ دڵی ئێوە و ئەوانیش. لەبەر ئەمەیە پەروەردیگار حیجابی وەسف کردووە بەوەی کە پاکژی دڵ و دەروونە بۆ پیاوانی باوەڕدار و ئافرەتانی باوەڕدار. لەبەر ئەوەی ئەگەر بە چاوی کەسی بەرامبەر نەبینی ئەوە دڵ ئارەزووی ناکات. بۆیە ئەگەر ڕێگری لە بینینەکە کرا ئەوە دڵ ئارام و ئاسوودە دەبێت. بۆیە حیجاب دانراوە بە پاکژی، چونکە چاوی ئەو کەسە دڵ نەخۆشانە لە بینین دەپارێزێت. پەروەردیگار ئەفەرمێ ئەحزاب ئاەتی 32. يا نساء النبي لستن كأحد من النساء إن اتقيتن فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض وقلن قولا معروفا. واتە قسە بەناسکی و شێوەیەک مەکەن نەوەکو ئەوەی دڵی نەخۆشە بوروژێت و نیازی خراپ بکات. هەمیشە و بەردەوامیش قسەی چاک و بەجێ بکەن کە هیچ کەس نەتوانێت ڕەخنەی لێ بگرێت. لە ئاەتێکی تردا پەروەردیگار ئەفەرمێ ئەعراف ئاەتی 26. يا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم وريشا ولباس التقوى ذلك خير ذلك من آيات الله لعلهم يذكرون. واتا أي نوي آدم ئێمە بەڕاستی پۆشاکی لەبارمان بۆ فەراهەم هێناون. عەورەت و ئەوەی پێتان ناخۆشە دەربکەوێت دای ئەپۆشێت. هەروەها جوول و بەرگی جوانیش کە خۆتانی پێبڕازێننەوە. بەڵام بیرتان نەچێت کە پۆشاکی تەقوا و خواناسی چاکتر و خێردارتر و بەفرترە. ئەو پۆشاکە مادی و معنەویانە لە نیشانە و بەڵگەکانی خوای گەورەن بۆ ئەوەی یادەوەری وەربگرن و یادی بەهەشت بکەن. حیجاب مایەی غیرەتە. حیجاب غیرەتە، ئەوەش گونجاوە لەگەڵ ئەو غیرەتەی پیا و هەڵگریەتی بەگشتی هەڵدەچن لەو سیرکردن و ڕەوانینە ناپاکانەی بەرامبەر هاوسەر و کچان دەکرێت. لە سەردەمی نەفامیدا و پاشان لە سەردەمی ئیسلامدا چەندین شەڕ هەڵگیرساوە لە بەرپەرۆشی بۆ حورمەت و ڕێزی ئافرەت. ئیمامی عەلی ڕەزای خوای لەسەر بێت دەفەرمێ پێم گەیشتووە کە خێزانەکانتان شان بەشانی کافرە عەجەمەکان دەبن لە بازارەکاندا ئەوە غیرەتتان نابزوێ خێر لە کەسێکدا نییە ئەگەر غیرەتی نەجوڵێ. لە شەهیدکردنی ئیمامی عوسمان ڕەزای خوای لەسەر بێت لە کاتێکدا هەوڵی شەهیدکردنی درا خاتوو نائیلەی هاوسەری ویستی هێرش بەرەکان بە فرێدانی خێمارەکەی سەری دوور بخاتەوە چونکە پیاوانی ئەو سەردەمە زۆر بە غیرەت بوون. لە هەر شوێنێکدا ئافرەتێکیان بدیت بایە خیماری بەسەرەوە نەبووایە دوور دەکەوتنەوە. ئالەو کاتە ناڕەحەتەدا ئیمامی عوسمان بە خاتوو نائیلەی هاوسەری وت وەڵڵا لەت بکرێم ئەوەم پێخۆشترە لەوەی یەک تاڵە موویەکی تۆ ببینن. خۆشەویستی بۆ باڵاپۆشی چییە؟ خۆشەویستی بۆ باڵاپۆشی ئەوەیە کە ئافرەت وا هەز بکات کە باڵاپۆشی بەشێکە لە جەستە و داپۆشەریەتی ئامرازی ژیانیەتی ناونیشانی داوێن پاچێتی ڕێگایەکە بۆ دەربڕینی خۆشەویستی بۆ پەروەردیگاری و وەپەیژەکەی بەرەو بەهەشتی دەبات. بۆچی هەوڵ بدەین بە منداڵی باڵاپۆشی لای کچەکانمان خۆشەویست بکەین؟ یەکەم لەبەر ئەوەی باوک و دایک و پەروەردەکاری منداڵ لە بەردەم پەروەردیگاردا پرسیاریان لێ دەکرێت لەبارەی کچەکانیان
کە چۆن پەروەردەیان کردوون و بۆچی پێیان نەوتون کە گوێڕایەلی فەرمانی پەروەردیگار بکەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت هەمووتان شوان و بەرپرسیارن لەوانەی کە لەبەردەستاندایە. ئەمە بە شێوەیەکی گشتی بەڵام بەنسبەت پیاوێک کە خێزانی هەبێت یاخود باوک و برا ئەگەر فەرمان نەکەن بەسەر ئافرەتەکاندا ئەوە بێغیرەتە، واتە ناتوانێت پارێزگاری لە ڕێز و حورمەتی ئافرەتەکەی بکات. ئەو جۆرە کەسانە ناچنە بەهەشتەوە. لەبەر ئەوەی لە ئیسلامدا فەرمان کراوە کە مناڵ بەر لە کاتی پێگەیشتنی فێری پەرستش بکرێت و ڕابهێندرێت لەسەری. بۆ نمونە نوێژی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی پێکردوین کە نوێژ فێری منداڵ بکەین لە تەمەنی 7 ساڵیە و لە 10 ساڵیدا ئەگەر نەیکرد لێی بدەین لێدانێک کە زیانی نەبێت. ئەم تەمەنەش بەر لە تەمەنی پێگەیشتنە بلوغ پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی جیا کردوتەوە چونکە نوێژ کۆڵەگەی دینە. ئەجینا باڵاپۆشی لەسەر کچان واجبە بە فەرمانێکی ڕوون و بێ پێچ و پەنای پێغەمبەر صلی الله علیه وسلم. جیم ئەگەر لە تەمەنی مناڵیدا سربەستیمان پێدا بەوەی کە حەزی پێدەکات لەبەری بکات وەک چاولێکەری ئەوانەی کە زۆر پابند نین، ئەوە کە گەیشتنە تەمەنی پێگەیشت و بتەوێ پێی بڵێ ئەو پۆشاکە لەبەر بکە ئەوە تووشی ئاستەنگ دەبێتەوە چونکە لە منداڵیەوە ڕات نەهێناوە بۆ ئەویش قورسە و تۆش تووشی پەرچە کردار دەبیتەوە لەلایەن ئەوەوە. ئەم کارە ژوایە ئەگەر بە مناڵی باڵاپۆشی لا خۆشەویست بکەین و وای لێ بکەین کە باڵاپۆشی بە قەناعەتی خۆی لەبەر بکات بەر لەوەی ئێمە وەکو فەرمان پێی بڵێین باڵاپۆشی بکات خۆی بە ویستی خۆی ببێتە باڵاپۆش. ئەگەر باڵاپۆشی بە مناڵی لا خۆشەویست نەکەین و خۆی قەناعەتی پێی نەبێت و بە زۆر کردمانە بەری ئەوە کە چاوی ئەو کەسەی لەسەر نەما لەبەری لا دەبات یاخود پێی واترە ئەگەر واز لە حیجاب نەهێنێ ئەوە دوورت دەخینەوە لە فەرمانگەکە و دەرت دەکەین ئەویش لای دەبات. چۆن کچەکانمان لەسەر خۆشویستنی باڵاپۆشی ڕابێنین بەر لە هاوسەرگیری. لاپەڕا 16 یەکەم هەنگاوی ئەم کارە لەو کاتەوە دەست پێ دەکات کە پیاو بە دوای ژنێکی خاوەن ڕەوشدا بگەڕێت تا بیکاتە هاوسەری خۆی و دایکی مناڵەکانی. ئەو کاتەش کە کچێک لە ئامێزی وەها دایکێکدا گەورە بوو ئاوا باڵاپۆشی دەبێتە کارێکی ئاسایی و بێگرفت، دەبێتە باڵاپۆش. دوای هاوسەرگیری پێویستە لەسەر دایک و باوک کە لە ماڵ و لانەیەک بنیاد بنێن لەسەر بناغەی ڕێز و خۆشەویستی و لێبوردەیی هەتا مناڵەکان لە کەشێکی ئارامدا بژین و گەورە ببن و دوور لە کێشە دەرونیەکان کە دواتر سەردەکێشێ بۆ بێ گوێی کردن و سەرکەشی و بەقسەنەکردنی دایک و باوک. پێویستە کە دایک و باوک هەمیشە لە پەروەردگار بپەڕێنەوە کەنەوەی باش و چاکیان بداتێ. قورئانی پیرۆز لە چەند ئاەتێکدا ئاماژەی بەو نزا و پاڕانەوەیە کردووە. بۆ نمونە ڕەبی هەبلی من لەدونکە ذوڕیەتەن طەیبە ئینەکە سەمیع الدوعا، واتە پەروەردیگارە نەوەی چاک و پاکم پێ ببەخشە بەڕاستی تۆ بیسەری دوعا و نزای. لە ئاەتێکی تردا دەفەرمێت ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وجعلنا للمتقين إماما. پەروەردیگارە لە هاوسەران و نەوەکانمان کەسانێکمان پێ ببەخشە کە ببنە مای ڕووناکی دیدەمان و شادمانی دڵمان و بمان کە بە پێشەوا بۆ پارێزکاران و خواناسان. ئەم کارە زۆر پێویستە کە هەمیشە بپاڕێینەوە چونکە شەیتان سوێندی خواردووە کەنەوەی ئادەم گومڕاو سەرگەردان بکات. لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکردووە کە دەفەرمێت ئیسراء ئاەتی 62 قال أرأيتك هذا الذي كرمت علي لئن أخرتني إلى يوم القيامة لأحتنكن ذريته إلا قليلا. بێگومان هەموونەوەکانی گومڕاو سەرگەردان دەکەم جگە لە کەمێکیان کە دەسەڵاتم بەسەریاندانیە. قۆناغی کۆرپەلە بوون. پێویستە دایک لە کاتی دووجیانیدا زۆر نزیک بێتەوە لە پەروەردیگار بە پەرستشە جۆرا و جۆرەکان تا دڵ و دەرونی هەست بە ئاسوودەی و ئارامی بکات. ئەم هەستکردن بە ئارامیە منداڵە کۆرپەکەی ناوسچیشی هەستی پێدەکات کە ئەمەش ڕامی دەکات لەسەر پەرستشی پەروەردیگار کە گەورە بوو گەشەی کرد. لە دایک بوون هەتا تەمەنی 2 ساڵی هەر لە سەرەتاوە وا پێویست دەکات کە دایک شەرم شکۆ فێری کچەکەی بکات چونکە حیا و شەرم بناغەی باڵاپۆشیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی لە هەموو باشترە یان دەفەرمێت لا یەئتی ئیلا بخەیر. تەنانەت لەو تەمەنە کەمەدا وا باشە کە دایک دایبیەکەی لەبەر چاو خەڵکدا نەگۆڕێت، هەر لە سەرەتاوە وا باشە کە نەهێڵێ
گیانی دەربکەوێت و لەبەر چاوی کەسدا جلوبەرگی نەگۆڕێت دایک وا هەست نەکات کە مناڵەکەی بچووکە و هەستی ئەو شتانەی نییە منداڵ دەزانێ و هەستی هەیە بەڵام ناتوانێت دەری ببڕێت بۆیە تا ئەم کارت دایک لە سەرەتا و زووتر بکرێت باشترە دوای ئەمە ڕۆڵی کەسی پێشەنگ دێت چونکە منداڵ حەز بە دەرخستن و زانینی شتەکانی دەوروبەری دەکات کاتێک مناڵ بینی داچی دەچێت حیجابەکەی بکاتە بەری کاتێک میوانێکیان هاتووە کە بەم محرەم نییە و هەستی کرد داچی بێپۆشینی سەرپۆشەکەی ناچێتە دەرەوە یان لە پەنجەرەکەوە سەر ناچێشێتە دەرەوە یاخود سەرنجیدا کە دایک تا حیجابەکەی ڕێک و پێک نەکات ناچێتە دەرەوە تا دڵنیان نەبێت لەوەی کە هیچ شوێنێکی بە دەرەوە نییە کاتێک زانی دایکی تەنها لە ماڵەوە خۆی بۆن خۆش دەکات ڕاستەخۆ ئارەزووی مەندە بۆ لاساییکردنەوەی دایکی و دەچێتە بەردەم ئاوێنە بۆ ئەوەی سەرپۆش بکات کاتێک دایک ئەم دیمەنەی بینی پێویستە ئەو هەڵە بقۆزێتەوە و پێوی بڵێ ئەی کچە شیرینەکەم چەند جوانی بەسەر پۆشەوە دەموچاوت نووری لێ دەبارێت بزانە کاتێک گەورە بووی چەندین سەرپۆشی ڕەنگا و ڕەنگت بۆ دەکڕم بۆ ئەوەی وەک دایک ببیتە باوەڕدارێکی گوێڕایاڵی پەروەردگار هەر کاتێک دایکی بینی سەیری کەسانی نامەحرەم ناکات چاودا دەخات و سەیری هیچ دیمەنێک ناکات کە خاڵی بێت لە شەرم و حەیا و ئەدەب و کاتێک بیەوێت بچێتە هەر شوێنێک تەنانەت ئەگەر لای منداڵەکانیشی بێت ڕوخسەتیان لێ دەخوازێت ئەم کارانە لە دواتردا لای منداڵەکان سانا دەبێت کاتێک دایک لێپرسینەوەی لەگەڵکردن لە ئایندەدا لە تەمەنی 3 ساڵ بۆ 5 ساڵ لەم تەمەنەدا مناڵ حەز بە لاساییکردنەوەی کەسانی گەورەتر لە خۆی دەکات بۆیە دروستکردنی پۆشاکێکی نوێژی بچووکی ڕەنگا و ڕەنگ بەڕەنجێک کە کچە بچووکەکە خۆی حەزی لێ بکات و هەڵی بژێرێت کاتێک لەگەڵ دایکی چوو بۆ مزگەوت بۆ نوێژکردن یاخود بۆ ئامادەبوونی لەوانەیەکدا یاخود کاتێک ویستی لاسایی داچی بکاتەوە کە نوێژ دەکات ئەمە دەبێتە پیشەیەکی خۆشویستنی بۆ پۆشینی باڵا پۆشی لە ئایندەدا بەمەش دەبێتە هاوکار بۆ دایکی کاتێک بینی قژی دایکی بێمە بەس بە دەرەوەیە ئاگاداری دەکاتەوە یاخود کەسانی نامەحرەم هاتن بۆ ماڵیان خێرا دایکی ئاگادار دەکاتەوە کە خۆی بپۆشێت یان دایکی ویستی نوێژ بکات پۆشاکی نوێژەکەی بۆ دەهێنێت لەم تەمەنەدا وا باشە هەندێک ئادابی فێر بکرێت بۆ نمونە کاتێک چووە سەر ئاو دەرگاکە دابخات و ئاوەکەی بگرێتەوە یاخود لەبەر چاوی خەڵکدا پۆشاکەکانی نەگۆڕێت ئەگەر کەسێکی بینی وای کرد ئەوە بزانە ڕەنگە کەسێکی بەشەرم نەبێت یان کەس ئامۆژگاری نەکرد بێت و فێر بکرێت ئەگەر کەسێک لە دەوروبەری ئەودا عەورەتی دەرکەوت با دوور بکەوێتەوە یان چاوی دابخات و سەیری نەکات هەروەها فێری ئادابی هەڵس و کەوت بکرێت لەگەڵ منداڵانی تردا یاخود لەگەڵ کەسانی ناسیا و دراوسێ و تەنانەت چۆن هەڵس و کەوت لەگەڵ دایک و باوکی و خوشک و براکانی بکات ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ڕێز و خۆشەویستی لە نێوانیان دروست ببێت وا باشە لەم تەمەنەدا چەند سوورەتێکی کورتی قورئانی پیرۆز لەبەر بکات هەتا دڵ و دەرونی ڕابهێنێ بۆ گوێڕایلی پەروەردگار و مانای ئاەتەکانی بۆ بکرێت بە جۆرێک کە لە ئاستەمەن و عەقڵی ئەودا بگونجێ نووسری ئەم کتێبە ئامۆژگاری دایکان دەکات کە جلی حیجابی ڕەنگا و ڕەنگ دروست بکەن بۆ بووکە شوشەی مناڵەکانیان تا ئەمان لەبەری بکەن بۆیان وەوا باشترە کە دایک هاوبەشی بکات لەو گەمە و یاریەدا و سەرپۆشی و ڕۆبی بووکە شوشەکە لەبەر بکات و بڵێت ئای بووکە شوشەکە ئەم پۆشاکی حیجابە چەند جوانە لەبەرتا هیوادارم تۆش لە بەهەشدا لەگەڵمان بێت لەبەر ئەوەی تۆش گوێڕایاڵی پەروەردگاری و حیجابت خۆش دەوێت بەهەشت پڕە لە شتی جوان و یاری ئەکرێت لە کاتی یاریکردندا لەگەڵ مناڵەکەتدا و ئامۆژگاریەکان بە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بوترێت لە 6 ساڵی بۆ 9 ساڵی لەم قۆناغەدا بەردەوام بە لەگەڵ قورئانی پیرۆزی پێلەبەر بکە و قورئانی بۆ ڕاوە بکە هەوڵ بدە لەم قۆناغەدا فێری ئاداب و ڕەوشتی بکە و لەسەر شەرم و شکۆ ڕای بێنە و فێری بکە کاتێک ویستی بچێتە لای دایک و باوکی ڕوخسەت بخوازێت وەک چۆن لە سوورەتی نوردا هاتووە نەک تەنها بۆ لای دایک و باوکی بۆ لای هەر کەسێ بێت تەنانەت بۆ لای خوشک و براکانیشی بێت و دەنگی بەرز نەبێت لە کاتی قسەکردندا بە تایبەت لە بەردەم کەسانی نامەحرەمدا نەدەنگی پێکەنینی بەرز بێت نە لە کاتی تووڕەبووندا دەنگی بەرز بێت لە کاتێکدا بە ڕێگا دەڕوات بە ناوە ڕاستی ڕێگادا نەڕوات بەڵکو بەلای ڕاست یان چەپدا بڕوات فێری بکە کە سنووری عەورەتی لە بەردەم کەسانی نامەحرەم چەندە
و لە بەردەم ئافرەتانی باوەڕدار و غەیرە باوەڕداردا هەندێک لە دایکان دەکەونە هەڵەوە کە جولی ڕوت و نیمچە ڕوود بۆ کچەکانیان دەکڕن بە بیانووی ئەوەی منداڵان کێشەکە لەوەدایە کە ئەمە خۆش و بهاندنە بەبێ باوەڕان لە کاتێکدا شەرم و حەیا بەش ناکرێت و نابەسرێتەوە بە جێگایەکەوە. هەروەها ئەگەر لە مناڵیەوە ئەم جلە ڕوتانەی بۆ بکڕیت ئەوە کە گەورە بوو ڕادێت لە سەری کاتێکیش گەیشتە تەمەنی ئەوەی حیجاب واجب بێت بیپۆشێت باڵاپۆش بێت تووشی سەدمە دەبێت بەم داواکاریە. بۆیە پێویستە ئەم کارە بە قۆناغ بەندی بکرێت. یەکەم جار پۆشاکی ئاسایی بۆ بکڕیت تا باڵاپۆشی لە ئاسایی بێت و فێری بکە کە چۆن ڕێز لە خۆی بگرێت لە ڕێگای فێرکردن لە ڕێزگرتن لە خودی خۆی. ئەمەش بەوە دەبێت کە ئێمە بە جۆرەها شێواز بە ئاکار و گفتار ڕێزی خۆمانی بۆ نیشان بدەین. ئەمە ژوای لێ دەکات کە ئەو پەڕی هەوڵی خۆی بدات کە ڕەوش بەرز بێت و هەمیشە جێگەی ڕێز بێت لای دایک و باوکی. لە تەمەنی 9 ساڵی بۆ 11 ساڵی لەم قۆناغەدا مناڵ بیری زیاتر دەکرێتەوە، ئەزمون گەلێک فێر دەبێت و درکردنی بەشتەکانی دەوروبەری زیاتر دەبێت و تواناکانی گەشە دەکات، ئامادە دەبێت بۆ گوێڕایاڵی پەروەردگار. لەم قۆناغەدا زۆر چالاکانە پەرستشەکانی ئەنجام دەدات کە لە هیچ قۆناغێکی پێشودا و ئایندەیش ئەو چست و چالاچەی نامێنێت. بەبیرکردنەوەی لە دروستکاری بوونەوەر هەز بەلایەنەکانی پاچی و بێکەم و کورتی و یەکتایی توانا و دەسەڵاتی پەروەردگار دەکات و دەزانێت کە پەروەردگار خاوەن توانا و کەمالە. بۆیە لە ناخەوە هەست بە ئارامی و ئاسوودەی دەرونی دەکات. دەتوانێت وێنای گەورەی پەروەردگار بکات هەر کات مناڵ بە شێوەیەکی ڕاست و دروست و ڕەوان بەرەو باوەڕ و چاکە خوازی ئاراستە کرا. ئەمە دەبێتە پاڵنەر بۆ ئەوەی بە تاسە و تامەزرۆییەوە پابند بێت بە باوەڕەکەیەوە. بۆیە وا باشە لەم قۆناغەدا دایک و باوک ئەم گەشە ئیمانیەی مناڵەکەیان بقۆزنەوە هەوڵ بدەن لەگەڵی کە لە ڕووی بیر و باوەڕی بە پەروەردگار زیاتر ئاشنای بکەن تا باوەڕی بە پەروەردگار زۆر پتەو بێت. ئەمەش دەبێتە پاڵپشت بۆی کاتێک لە ژیانیدا تووشی ئازار و ناخۆشی بوو و کەسایەتیەکی بەهێز و دامەزراوی لێ دروست دەبێت کە دەبێتە هاوکار و پشتیوانی بۆ کەسانی دیکەش. دەبێت کار لەسەر ئەو لایەنانەی بیر و باوەڕی بکەیت کە کار دەکاتە سەردەرونی لەو لایەنانەی بیر و باوەڕیش ئەمانەی خوارەوەن. فێری ناو سیفاتەکانی پەروەردگاری بکە و پێی بڵێ کە پەروەردگار پارێزگارانی خۆش دەوێت و نزیکە لەیانەوە و وەدەیان بینێ و ئاگاداریان دەکاتەوە هەروەک چۆن لە قورئانی پیرۆزدا هاتووە کە دەفەرمێ. بەقەرە ئایەتی 186 وَإِذَا سَأَلَكَ عِبَادِي عَنِّي فَإِنِّي قَرِيبٌ أُجِيبُ دَعْوَةَ الدَّاعِ إِذَا دَعَانِ فَلْيَسْتَجِيبُوا لِي وَلْيُؤْمِنُوا بِي لَعَلَّهُمْ يَرْشُدُونَ. واتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر بەندەکانم پرسیارت لێ بکەن دەربارەم ئەوە من نزیکم لەیانەوە. لە ئاەتێکی تردا دەفەرمێت حەدید ئاەتی 4 وهو معكم أينما كنتم. واتە جا لە هەر شوێنێکدا بن ئەو زاتە لەگەڵتاندایە و پێتان دەزانێت. هەروەها لە جێگەیەکی تردا دەفەرمێت آلی عمران ئاەتی 5 إن الله لا يخفى عليه شيء في الأرض ولا في السماء. واتە بێگومان هیچ شتێک لە خواون نابێت نە لە زەوی و نە لە ئاسماندا. بەمەش دەگاتە پلەیەکی بەرز لە شەرم و حەیا کە ئەوی شەرم و شکۆیە لە پەروەردگار کە فێر دەبێت پەروەردگار هەمیشە دەیبینی. شەرمیش ئەوەیە کە پەروەردگار نەیبینی لە کارێک کە ئەو حەزی پێناکات و لای پەسند نەبێت. هەوڵ بدە گەورەی پەروەردگاری بۆ باز بکە، شارەزایی بکە بە گەورەی و توانایی و هێزی پەروەردگار لە ڕێگەی سیرکردنی دروستکراوەکانی و بیرکردنەوە و تێفکرین لە دروستکراوەکانی. گردون بەڵگەی گەورەی پەروەردگار نیشان دەدات و بۆتە پیشانگایەک کە هێز و دەسەڵاتی خوای گەورە نمایش کراوە تایدا. موعجیزەکانی مرۆڤ سەرسام دەکات، بەڵام بەهۆی ئەوەی ئێمەی مرۆڤ تێنافکرین لە دروستکراوەکانی پەروەردگار ئەوە لامان بۆتە شتێکی ئاسایی. ئەو هەموو هێز و دەسەڵاتی پەروەردگار هەست پێ ناکەین. لە قورئانی پیرۆزدا لە زۆر جێگەدا ئاماژەی بۆ مەسەلەیە کردووە. بۆ نمونە یونس ئاەتی 101 قل انظروا ماذا في السماوات والأرض
وما تغني الآيات والنذر عن قوم لا يؤمنون واتە پێیان بڵێ تەماشا بکەن و سەرنج بدەن خوا چی دروست کردووە لە ئاسمانەکان و زەویدا کەچی بەڵگە و نیشانە و ئاگاداریەکان سوودیان نییە بۆ ئەو کەسانێک کە باوەڕ ناهێن و ڕێبازی ئیمان ناگرنە بەر لە ئاەتێکی تریشدا دەفەرمێت آل عمران آياتي 191 الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار واتە ئەوانەی یادی خوا دەکەن لە کاتێکدا کە بە پێوەن یا دانیشتون یا ڕاکشاون لە هیچ حاڵەتێکدا یادی ئەو زاتە فەرامۆش ناکەن هەمیشە بیر دەکەنەوە لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی بیر دەکەنەوە لە هەموو وردەکاریەک سەرنجی هەموو دیاردەیەک دەدەن سەرنجام دەڵێن پەروەردیگارە تۆ ئەم هەموو دروستکراوانت بێهودە و بێ ئامانج دروست نەکردووە پاچوو بێگەردی شایستەی تۆیە دەتۆش بمان پارێزە لە سەزای ئاگری دۆزەق بانگێشتی بکە بۆ باوەڕبوون بە ڕۆژی دوایی قیامەت و ئەوەی بۆ ڕوون بکەرەوە تەنها خۆشبەختی لە بەهەشتدایە بەهەشتیش ئامادەکراوە بۆ ئەو باوەڕدارانەی کە شوێن ڕێگا و ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی کەوتون خوای گەورە لە فەرموودەیەکی قودسیدا دەفەرمێت شتانێکم بۆ بەندە باش و ساڵحەکانم ئامادە کردووە کە هیچ چاوێک نەیبینیوە و هیچ گوێیەک نەیبیستووە و بەدڵی هیچ کەسێکیشدا نەهاتووە و پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت سەجدە ئاەتی 17 فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون واتە جا هیچ کەس لەو بەختەوەرانە نازانێت چی بۆ هەڵگیراوە و شاراوەتەوە لە ناز و نیعمەتی جۆرا و جۆر لای پەروەردیگاری کە چاوان پێی گەشت دەبنەوە و بەدیتنی شاد دەبن لە پاداشتی کار و کردەوەی چاک و پاچیاندا کە ئەنجامیان دەدا پەروەردەی بکە لەسەر گوێڕایەڵی بۆ خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر کات مناڵ لەبارەی زۆر شتەوە پرسیار دەکات تۆش بە ئەندازەی توانای عەقلی وەڵامی پرسیارەکانی بدەرەوە بەڵام ئەگەر پرسیاری دەربارەی ئایینەکەی کرد ئەوە بزانە کە موسڵمان بوون بە مانای تەسلیم بوون دێت بە فەرمانەکانی پەروەردیگار نابێت دین بە عەقڵ و ڕای خۆی بپێوێت چونکە عەقڵیش تا ئەندازەیەکە و بە کۆتایی دەگات زۆر جار عەقڵ نایپێچێ و دەستاوسان دەبێت بۆ لێکدانەوەی زۆرێک لە کاروبارەکانی ئاین مسلمانی ڕاستەقینە ئەوەی فەرمانی خوا جێبەجێ بکات مادەم پەروەردیگار کردوویەتی بە فەرمان ئیتر ناپرسێت لە هۆکارە شاراوەکانی پێی بڵێ کە کچ وەک کوڕ وایە هەردووچیان بەندەی خوددان دروستکراون بۆ ئەوەی پەرستشی پەروەردیگار بکەن خوای پەروەردیگار دەفەرمێت نحل آيات 97 من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون واتا ئەوەی کار و کردەوەی چاکەی کردبێت پیاو بێت یان ئافرەت لە کاتێکدا بڕوادار بێت سوێند بەخوا بە ژیانێکی کامران و ئاسوودە لە دنیادا دەیژێنین لە قیامەتیشدا پاداشتیان بە جوانترین دەدەینەوە لەوەی کە ئەوان دەیان کرد بە هەمان شێوەی ئەو ئاەتەی 35 سوورەتی ئەحزاب بۆی بخوێنەوە بۆی ڕوون بکەرەوە کە ڕەگەزی مێینەش لە قورئاندا بە وتەی پەروەردیگار بە یا ئەیوهە الناس و یا ئەیوهە الەذینە ئامەنوا هاتووە و جیا نەکراوەتەوە لەگەڵ ڕەگەزینێر بۆ نمونە لە قورئاندا لەم ئاەتی 133 سوورەتی ئالی عمران هاتووە خوای گەورە دەفەرمێت وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين واتە پەلە بکەن و پێشبڕچێ بکەن تا دەگەنە لێ خۆشبوونی پەروەردیگارتان و
بەهەشتێک کە پانیەکەی ئاسمان و زەوی گرتوتەوە و ئامادەکراوە بۆ پارێزکاران ئەو چیرۆکانەی بۆ بجێڕەوە کە هانی دەدات لەسەر گوێڕایەڵی کردنی بۆ پەروەردیگار بۆ نمونە چیرۆکی خات و هاجرەی هاوسەری ئیبراهیم عەلەیهی سەلام کە چۆن لەو بیابانە وشک و برینەدا بەجێی هێشتن خۆی و کۆرپەیەکی بچووکی کە زانیان فەرمانی پەروەردیگارە گوێڕایەڵیان کرد یاخود چیرۆکی ژنانی مهاجیر کە لەبارەیانەوە خاتوو عایشە دایکی باوەڕداران خوای گەورە لێی ڕازی بێت کە فەرموویەتی کاتێک خوای گەورە فەرمانی کرد بەسەر پۆشەکانیان بدەن بەسەر سینە و ملیاندا ئەوان لەو ساتەدا لە جلەکانی بەری خۆیان پارچەیان لێ کردەوە بۆ داپۆشینی سەریان تۆی شانازیکردن بە ئیسلامەوە لە دەرونیدا بچێنە زۆرێک لە نەوەی موسڵمانان تەمەنیان هەڵدەچێشێت و گەورە دەبن نازانن مەبەستیان و ئامانجیان لە ژیاندا چییە بۆیە لە منداڵیەوە فێری بکە کە ئیسلام نیعمەتێکی گەورەیە خوای گەورە پێی بەخشیون و لەناو گەلێکی موسڵماندا لەدایک بوون پەیوەستن بەخوای گەورە و لەسەر بەرنامەی ئەو دەڕۆن و وەخاوەن پەیامێکن کە هیچ کەسێک نیەتی مسلمانان نەبێت ئەویش قورئانی پیرۆز و سونەتەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەبەر ئەوە دەبێت ئەم جیاواز بێت لە کەسانی دیکە لە شێوەی ڕوخسار و ئامانج و هیواکانیدا دایکانی باوەڕداران و ئافرەتانی چاکە خواز و خواپەرستانی پێش و وەکو مەریەمی کچی عمران و ئاسیای ژنی فیرعون ژنە باوەڕدارەکانی هاوڵان بکاتە سەر مەشقی خۆی و ئەوە بزانە کە ئەم دینە ئامانەتە و پێویستە ئێمە ئاڵاکەی هەڵبگرین و پابەند بین پێوە و دەبێت ئامانجمان لە زانست و فێربوونی تەنها ڕەزامەندی پەروەردیگار بێت و خەڵکی تریش فێر بکەین یاخود خوشکە ئیماندارەکان فێر بکات یاخود ئامۆژگاریان بکات بە قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر لەم قۆناغەدا وا باشترە کە دایکی هانی بدات کە هەفتەی جارێک سوورەتی نور بخوێنێ چونکە لەو سوورەتە پیرۆزەدا ئامۆژگاری بیرخستنەوەی بۆ خوشکان تێدایە یەکێک لە هەڵەکانی دایکان ئەوەیە کە تەنها خەون بەو ساتەوە دەبینێ کە کچەکەی بە جلی سپی بوچێنیەوە ببینێ خەو بە ساتی ئاهەنگی کچەکەیەوە دەبینێ و زۆر جار کچەکەی داوای شتێک دەکات ئەو پێی دەڵێت کاتێک شوت کرد بۆت دەکەم ئەم باس و خواست دەبێتە کاری ڕۆژانەیان بە جۆرێک کچەکە وای لێدێت کە هەمیشە خەریکی خۆ جوانکردن بێت بۆ بەدیهێنانی خەونی دایکی بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە باشترین چارەسەر ئەو فەرمودەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت فێربوونی زانست پێویستە لەسەر هەموو موسڵمانێکی نێرومێ فێربوونی زانستی شەرعی یاخود زانستی دنیایی پێویستیەکی هەنووکەیی هەمووانە تا موسڵمانێکی بەهێزمان لێ دەربچێت باشترین کاتیش بۆ فێربوون و وەرگرتنی زانست کاتی مناڵیە چونکە فێربوون لە مناڵیدا وەک نەخشی سەربەردوایە لە پاڵ ئەمەشدا برەودان بەگەشەی فێرکردنی زیاتر لە بواری دیکە وەک فێربوونی زمان فێربوونی کۆمپیوتەر وتاردان و نووسینی ئەدەبی وەرزش بە مەرجی نەبەزاندنی سنووری شەرع پزیشکی کشت و کاڵ و وێنە کێشان لە سنووری شەرعدا نەخشە و نیگار کاری هونەری ڕستن و چینین یاخود دروستکردنی بەرماڵ دروستکردنی خواردن و ئامادەکردنی کەرستا خۆراکیەکان پەروەردەکردنی پەلەوەر و ئاژەڵ هەر کارێکی تر کە خۆی ئارەزووی بکات برەو بە تواناکانی بدات و بە کارێکەوە خۆی خەریک بکات کە سوودی دین و دنیای تێدا بێت هەتا هاوسەری ژیانی دێتە پێشەوە و خوازبێنی دەکات یاخود هەر داواکاری نێت ئەم کارە بەویستی پەروەردیگارە پێویست ناکات کچانی پاکداوێن زۆر سەرقاڵ بن بەو کارەوە بەڵگەش ئەم وتەی پەروەردیگارە نور آياتي سيوس وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله واتا دبا اواني هاوسريان دەست ناکەوێت هەوڵ بدەن داوێنی خۆیان پاک ڕابگرن هەتا خوا لە فەزلی خۆی دەوڵەمەند و بێنیازیان دەکات پێویستە کچان ئەوە بزانن کە بەهای ڕاستەقینەی لەبیر و ڕەوشت و حەیایدایە ئەم ئاکارانەش لەگەڵ تێپەڕبوونی کاتدا گەشە دەکات لە کاتێکدا جوانی هەستی مرۆڤ بە تێپەڕبوونی کات نامێنێ و کۆتایی دێت ئەوەی زۆر گرنگە لەم قۆناغەدا کە هاو کاتە لەگەڵ تەمەنی واجب بوونی باڵاپۆشی لەسەری باسی خوشکانی بەڕەوشت و داوێن پاچی پێشینی بۆ بکرێت بۆ نمونە خات و عایشەی داچی بڕواداران ڕەزای خوای لەسەر بێت دەفەرمێت دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوبەکر ڕەزای خوای لەسەر بێت کاتێک جلو بەرگم دەگۆڕی لە ژوورەکەم ئەموت کێشە نییە هاوسەرەکەم و باوک من بەڵام کە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لەسەر بێت نێژرا لە پاڵ ئەوان لە شەرمی عومەر من زۆر بە خۆپارێزیەوە خۆم دەگۆڕی
خات و فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کفن پۆشینی ئافرەتانی زۆر لاپەسند نەبوو ئەترسا لەوەی وێنەی لە شولاری دەربکەوێت بە مردوویی بۆیە بە خاتوو ئەسمای کچی ئەبوو بەکری وت ئەی ئەسما من ئەو کفنەی بۆ ئافرەت دەکرێت بە باشی نازانم چونکە وێنەی لە شولار دەردەخات خاتوو ئەسما ژووتی ئەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم من شتێکت نیشان بدەم کە لە حەبەشە بینی ومام دوو دار دائەنین و پاشان پارچە قوماشەکە ئەدەین بەسەریدا خاتوو فاتیمە وتی کارێکی زۆر باش و جوانە ئافرەتی پێدەناسرێتەوە ئەگەر مردم تۆ و عەلی بمشۆن و با کەس نێیەتە ژوورەوە کاتێک وەفاتی کرد خاتوو ئەسما و عەلی شۆردیان ئافرەتێکی بەهەشتی عەتای ئیبن ئەبی ڕیاح جێڕاویەتەوە کە ئافرەتێک هاتووە بۆ لای ئیبن عەباس وتوویەتی ئایا ئافرەتێکی بەهەشتیت نیشان بدەم وتوویەتی بەڵێ ئەوی ژووتی ئەو ئافرەتە ڕەشە ئەبینی هات بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی وت کە فێم لەگەڵدایە دوعام بۆ بکە خوای گەورە شیفام بدات پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر بتەوێت دوعات بۆ دەکەم بەڵام ئەگەر ئارام بگری لەسەر نەخۆشیەکەت ئەوە پاداشتت بەهەشتە ئافرەتەکە وتی من کە فێم لێ دێت گیانم دەرئەکەوێت و دوعام بۆ بکە گیانم دەرنەخەم ئارام دەگرم ئەو دوو خوشکەی کە پێغەمبەر موسا عەلەیه السەلام ئاوی ئاژەڵەکانی بۆدان قورئان لەبارەیانەوە دەفەرمێت فجاءته إحداهما تمشي على استحياء قالت إن أبي يدعوك ليجزيك أجر ما سقيت لنا قورئان ئاماژەی بە ڕۆشتنی بە شەرم و شکۆ و قسەکردن بە شەرمەوە کردووە هەرچەندە قسەکردنەکانیان زۆر پێویست بووە چونکە باوکی ناردوویەتی بەدوایاندا پاشان موسایان پێش خۆیان خست نەک خۆیان لە پێشەوە بڕۆن مەریەمی کچی عمران قورئانی پیرۆز لەبارەیەوە دەفەرمێت ئەحسەنت و فەرجەها کاتێک جوبرائیل لە شێوەی پیاوێک خۆی پیشاندا خاتوو مەریەم فەرمووی قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا واتا مريم وتي براستي من پنا دەگرم بەخوای میهرەبان لە تۆ ئەگەر کەسێکی بەتەقوا و لەخوا ترس بیت لەگەڵ ئەوەی پێشتر باسمان کرد وای لێ کردین بڵێین بە چاوی سۆز و خۆشەویستیەوە بۆ خەون و هیواکانی بڕوانین و بە ڕۆژێک کە خێزانەکەمان و دۆستان و خزمان ئاهەنگی بۆ باڵاپۆشیەکەی دەجێڕن دەڵێن ئەمە هەنگی فلان کەسی باڵاپۆشە و ئەگەر لە هەمان کاتدا هاوڕێیەکی یاخود کەسێکی نزیکی بۆ هەمان مەبەست ئاهەنگی جێڕا ئەوە ئاهەنگەکە دەبێت بە دوو یان زیاتر و خۆشیەکەش گەورەتر دەبێت قۆناغی تەمەنی 10 ساڵی تا 16 ساڵی لەم قۆناغدا کچەکەت گەیشتۆتە تەمەنی ئەوەی باڵاپۆش لەسەر واجب بێت ئەگەر پێدوت ببیتە باڵاپۆش ئەوە دەبێت بە نەرم و نیانی پێی بڵێیت کە کاتی جێڕانی ئاهەنگ بپۆشینی حیجابەکەت کاتی هاتووە ئەگەر وەڵامی دایتەوە و ڕازی بوو ئەوە زۆر باشە بەڵام ئەگەر ڕازی نەبوو بە پۆشینی بەرگی شەرعی ئەوە دەبێت گوێ بۆ ئامۆژگاریەکانی دکتۆرە نەفین ئەلسوبفی بگرین بۆ چارەسەرکردنی ناڕازی بوونەکەی دکتۆرە نەفین دەڵێت ئەوەی کە دەیڵێم ڕەنگە ناومێدی بێت بەڵام ئەوە ڕاستیەکە دەبێت قبولی بکەین حتا بتوانین مامەڵەی لەگەڵدا بکەین ئەوەی کە کچەکەت سەرپێچی دەکات و بە ناڕەحەتی دەتوانی قەناعەتی پێ بکەیت کارێکی زۆر ئاساییە بە تایبەت لە قۆناغی پێگەیشتندا هەوڵ دەدات بوونی خۆی بسەلمێنێت بە سەرپێچی و ملنەدان و یاخیبوون سەرپێچی دەکات تەنها بۆ سەرپێچی گەورەکردنی ڕێز و ئابڕووی کوێرانەی کە پاڵ بە هەرزەکارەوە دەنێت هەرچەند دەزانێت ئەوەشی دەیکات ناشیرینە کەچی هەر بەردەوام دەبێت لەسەری لە کاتی واسێنانی لە کارێک هەستی کرد گومانێک لەسەری دروست دەبێت ئاماژە بۆ ئەوە دەکات کە ئەو بڕیارەی لە ناخی دڵیەوە نەداوە بەڵکو لەژێر کاریگەری کەسێکی نزیکی خۆی یان دووردا بووە خوشکی ئازیزم ئێستا دەچمە سەر ئەو پێشنیارانەی کە چارەی کێشەکانت دەکات داوات لێ دەکەم کەلەی تێبگەیت و بەگوێم بکەیت تا کۆتایی بابەتەکە ڕێگەم بدە بە شتێکی زۆر گرنگت بۆ ڕوون بکەمەوە ئەویش ئەوەیە کە شێوازی خورتی و ناچارکردن لە ئاراستەکردنی کچ و چاکردنی ڕەفتاریدا سەرناچێشێ بۆ هیچ ئەنجامێ مەگەر بۆ ڕەتکردنەوە و دوورکەوتنەوە هەر وەک دەڵێن هەموو کارێک کاردانەوەی هەیە لە هێزدا یەکسانیەتی و لە ئاراستەکردنی پێچەوانەیەتی ئێستا ئەو بەرنامەیە دەخەمە ڕوو کە ماوەکەی 3 مانگە کەمتر یاخود زیاتر بە گوێرەی هاوکاری و پشتیوانی پەروەردگار قۆناغی یەکەم 3 هەفتە تا 1 مانگ ماوەکەیەتی لەم ماوەدا بە هیچ شێوەیەک باسی باڵاپۆشی و
ئەو مەسلەیە مەکە، تەنانەت بە ئاماژەیەکیش مەچۆ بەلای ئەو باسەدا. زانینی شتێک کە سەرنج ڕاکێشانی پێوە بێت بە نەگونجاوی جاری وا هەیە دەگاتە نکۆڵی کردن. بەڵام ئەم کارە کتومت وەک ئەودا و دەرمانەیە کە پزیشک دەینووسێت بۆمان لەگەڵ ئەوەی ئێمە زانیاریمان لەسەر پێک هاتە و کاریگەری دەرمانەکە نییە، کەچی وەری دەگرین چونکە لە پێشەوای مرۆڤاتیەوە فێر بووین کە بۆ هەر دەردێک دەرمانێک هەیە، دەرمانیش بۆ یاخی بوونی هەر زەکاران کە زۆرێک لاوانی تووشی ئەو دەردە دەبن، وەک چۆن زۆربەی مناڵان تووشی نەخۆشی دەبن لە وەرزی زستاندا. لەبیرت بێ کە تۆ دەتەوێت چارەی گرفتێک بکەیت، ئەگەر لەم قۆناغەدا بۆ چارە نەکرا ئەوە تەنها پەروەردیگار دەزانێت کە کەی کۆتایی دێت، جگە لە ئارامگرتن هیچ بەدیلێکی تر نییە و دەبێت پشت بە پەروەردیگار ببەستیت. جارێکی دیکە بیرت دەخەمەوە کە چارەسەرەکە ئەوەیە کە بۆ ماوەیەک کەلانی کەم نابێت کەمتر بێت لە 3 هەفتە بوەستی لە چوونە ناو مەسەلەی باڵاپۆشی. ئەوەیش بۆ ئەوەیە کە کچەکە ئەو بابەتە لەبیر بکات و مەسەلەی پەیوەندی نێوانتان لەگەڵ ئەو بابەتە جیا بکاتەوە. کچەکەت لەم قۆناغەدا هەز بە ئارامی دەرونی دەکات، وەک ئەوەی کە هیچ ڕووی نەدابێت لە نێوانتاندا. بەم جۆرە متمانە دەگەڕێتەوە نێوانتان. تۆ ئەوەت لەبەر خودی خۆی خۆشت دەوێت ئەو گرژەی نێوانتان تەنها لەسەر ئەو بەکرداریە بوو، نەک لەبەر کەسایەتی ئەو گرژەی کە لە پەیوەندیەکانتاندا دروست بووە بەهۆی جیاوازیەکانتان وای کردووە پەرژینێکی دڕکاوی بە دەورتاندا بێنێت. هەر کات ئەو ویستی لێت نزیک بێتەوە یاخود تۆ لەو نزیک بیتەوە، بۆ ئەوەی ئامۆژگاری بکەیت ئەو هەست بە برینداری هەستی خۆی دەکات کاتێک تۆ قسەی بۆ بکەیت. بۆیە ئەوەی لەم قۆناغەدا پێویستە بیکەیت لابردنی ئەو پەرژینە دڕکاویەیە کە لە نێوانتاندا دروست بووە. قۆناغی دووەم قۆناغی بێدەنگبوونە بۆ ماوەی 3 هەفتە تا مانگێک. لەم قۆناغەدا بە هیچ جۆرێ قسەی ئاراستە ناکەیت، تەنها هەڵدەستی بە کۆمەڵە کردارێکی مەبەستدار. بۆ نمونە ماوە ناماوەیەک بانگێشتی بکە بۆ چوونە دەرەوە لەگەڵت بە مەبەستی ئامادەبوون لەوانەیەکی ئاینی پێشی بڵێ کە ئەو تەنها حەزی کردووە تۆی لەگەڵ دابێت و بەتەنیا نەبێت نەک مەبەستی لە هێنانی لەگەڵ خۆیدا بۆ وانە ئاینیەکە بوو بێت. پێی بڵێ ئازیزەکەم من کەمێک ماندوو شەکەتم، حەز دەکەم بچم بۆ ئەو وانە ئاینیە، وەرە لەگەڵم، ئەگەر نەهات زۆری لێ مەکە، هەوڵ بدە بۆ جارێکی دیکە پێی بڵێیت، ئەگەر هات لەگەڵت لی بپرسە وانەکە چۆن بوو لی بگەڕێ، با ڕای خۆی بڵێ لەسەری جوان گوێ بۆی بگرە، وازی لێبێنە هەتا ئەو پرسیار دەکات دەربارەی ئاین و کاروباری دینەکەی. هاوشان لەگەڵ ئەم کارانەدا تۆ بۆ هەر کارێک کە دەیکەیت و بیکەی ڕای وەربگرە و پرسی پێ بکە. ئامانجیش لەم کارە تەنها بۆ نزیکبوونەوەی زیاتری و تێکەڵیە لەگەڵیدا. بەو پەڕینواندنی ڕێز و خۆشەویستی بۆی پێی بڵێ ئازیزەکەم وەرە گوێ بگرە لەو قورئانەی لەبەرم کردووە، یاخود ئازیزەکەم ڕاچیە لەسەر ئەو باڵاپۆشە نوێم، ڕاچیە لەسەر سەرپۆشەکەم. هەموو ئەمانە کاتێک لە بەردەم ئاوێنەیەکدا وەستاویت خۆت ئامادە دەکەیت بۆ چوونە دەرەوەیەک. بۆ نمونە بێمە بەست ئەو گوێ ڕایەڵیانەی خۆت ئەنجامی دەدەیت بەویشی دەگەیەنیت. وازی لێ بهێنە باباسی خۆی بکات وەڕای خۆی بڵێ زۆر بە ئازادی لەسەر ئەو وانانەی کە تۆ بۆی باز دەکەیت. دەمەوێت سەرنج بۆ کارێکی گرنگ ڕابکێشم. نابێت پەلە بکەیت لە چوونە قۆناغێکی نوێ بەر لەوەی لە قۆناغی پشوودا بە تەواوی سەرکەوتوو بوو بیت. ئامانج لەم کارە تەنها لابردنی ئەو ناکۆچەی نێوانتانە و دووبارە دروستکردنەوەی ئەو پەیوەندیە پچڕاویەیە لە نێوانتاندایە. ئەگەر لە ماوەی ئەو 3 هەفتەدا تەنها بە یەک جار فەرمانێکتدا بەسەریدا ئەوە بوەستە و سەر لە نوێ چارەسەرەکە لە سەرەتاوە دەست پێ بکەرەوە. بە هیچ جۆرێک باسی بابەتێکی باڵاپۆشی لەلا مەکە، بە تایبەت لەم کاتەدا ئەم کارە دەبێت خۆی قەناعەتی تەواوی لا دروست بێت. ئەگەر لەوە ڕابورد سەرکەوتوو بوویت کە پشت بە خودا سەرکەوتوو دەبیت، ئەوە بزانە تۆ دەتوانی پەروەردەیەکی باشی بکەیت. بە جۆرێک ڕۆژێک دێت کە خۆی داوا دەکات کە ببێتە باڵاپۆش. لەسەر پۆشاکی بەری توانجی لێمەدا ئیلا لەبەر تەسکی و کورتی نەبێت. هەندێک جار چاوپۆشی بکە لە هەندێک شتی. بۆ نمونە ڕەنگی پۆشاکەکەیت بەدڵ نییە. لە کارێکدا ڕێگری بکە کە دەچێتە خانەی سنوور بەزاندنەوە، کارەکە ناپەسند و هەڵەیە. بۆ نمونە ویستی لەگەڵ هاوڕێیەکی کە زۆر جێگەی متمانە نییە بچێتە دەرەوە، یاخود هەر کارێک سنوورە قەدەغەکراوەکانی پەروەردگار ببەزێنێ، بەر هەڵستی بکە و
پێی بڵێ کە ئێستا گەیشتوویتە تەمەنێک پێویستە باڵاپۆش بیت کە نەت کردووە چاوپۆشیمان لێت کردووە تەنها بۆ ئەوەیە کە خۆت لە ناخەوە قەناعەتت لا دروست بێت و ڕۆژێک بەویستی خۆت ببیتە باڵاپۆش ئەمەش مانای ئەوە نییە سنوور ببەزێنی و هەر شتێ ویستت لەسەر بێت بەبێ مۆڵەت بیکەیت بەڕێز و خۆشەویستیەوە هەڵسوکەوتی لەگەڵ بکەیت لێرەدا کۆتایی بە قسە و ئامۆژگاری مامۆستا نەفین هات خوای گەورە پاداشتی بداتەوە خاوەنی ئەم ئامۆژگاریانە ئەم چەند وشەی تری وتووە کە دایک حەقیقەتی کاتێک کچەکەی بەدەم ئامۆژگاریەکانیەوە نەهات نەبووە باڵاپۆش بێتاقەت بێت خەفەت بخوات چونکە دایک لە خشم و تووڕەیی پەروەردیگار دەترسێت بەڵام ئەمان ناکاتە بیان و یەک بۆ هەڵچوون و پیا هەڵشاخانی کچەکەی حەز بە بریندارکردنی بەتوانج لێدان قۆناغی 17 ساڵ و بەرە و سەرتر ئەی دایکە باوەڕدارە ئارامگرەکە خوای گەورە بەرەکەت بخاتە هەوڵ و تێکۆشانەکەت ڕاگیرت بکات لە سەری و باشترین پاداشتت بداتەوە خوای گەورە چاود ڕووناک بکاتەوە بە بینینی گوێڕایەڵی کچەکەت بەڵام ئەگەر تا ئەم تەمەنە نەبوو بە باڵاپۆش ئەوە نائومێد مەبە لە میهرەبانی پەروەردیگار ئەوە بزانە ساتی گەڕانەوە بۆ لای پەروەردیگار تەنها خوای گەورە خۆی دەیزانێ ڕەنگە کاتی گەڕانەوە و پەشیمانی زۆر نزیک بێت و بە پێچەوانەشەوە گرنگ ئەوەیە تۆ لە هەوڵەکانت واز نهێنی لەم کاتەدا پێویستە بەهێمنانە گفتوگۆی ئامانجداری لەگەڵ بکەیت و لی بگەڕێ بە ئازادی ئەو پرسیاری خۆی بکات کچەکەم حەز دەکەیت بەهۆی تاڵەکانی قژی تۆوە کە بۆ نامەحرەم دەری دەخەیت گوناهت بۆ بنووسرێت ئەوە بزانە هەر کات لە ماڵ چوویتە دەرەوە بە ژمارەی ئەو کەسانەی دەتبینن گوناهت بۆ دەنووسرێت ئایا چاکەکانت هێندەی گوناهەکانت دەبن ئایا ڕۆژی قیامەت دەدۆڕێنی بەهۆی ئەم چەند ڕۆژە کورت و کەمەی دنیاوە هەر کەسێک بەرژەوەندی ژیانی دنیا بدات بەسەر ژیانی دوار ڕۆژدا بە جۆرێک بەهۆی خۆشی دنیا و ڕۆژی قیامەت لەبیر بکات ئەوە هەردووچیان دەدۆڕێنێ هەر کەسیش دنیا بکاتە چێلگەی باش بۆ قیامەتی لە هەردووچی براوە دەبێت ئایا تووڕە بوونی پەروەردیگار ئاساییە لای تۆ لەسەر نەپۆشینی پۆشاکی باڵاپۆشی ئەی دەزانی پەروەردیگار خۆشحاڵە بەوەی کە بەندەیەکی گوێڕایاڵی دەکات شەیتانیش خۆشحاڵ دەبێت و دەگەشێتەوە بەوەی کە نەوەیەکی ئادەم سەرپێکی پەروەردیگارەکەی دەکات ئەی بەوە ڕازی دەبیت کە ئافرەتانی سەردەمی جاهیلی لە تۆ زیاتر داپۆشراوتر بوون تەنها کەمێک لە پرچیان بەدەرەوە بوو ئایا ئێستاش سووری لەسەر ئەوەی کە بە فەرمانەکانی سەرپێچی بکەیت بەوەی بێبەرجێکی شەرعی ئەچێتە ناو خەڵکی وا گومان نابم تۆ بە ئەنقەست وا بکەیت خۆدانەپۆشینت جگەلەوە هیچ مانایەکی دیکە هەڵناگرێ ئایا ناتەوێت لە بەهەشدا تۆ لە حۆریەکانی بەهەشت جوانتر و بەڕێزتر بیت ئافرەتانی باوەڕدار لە بەهەشدا زۆر لە حۆریەکان جوانتر و پێگەیان بەرزتر دەبێت لەبەر ئەوەی حۆریەکان تەنها بۆ پەرستش دروست بوون بەڵام ئافرەتانی باوەڕدار جیهاد دەکەن لە دنیا و ئارام دەگرن و خۆدەپارێزن لەسەر پێچی پەروەردیگار ئارام دەگرن لەسەر گوێڕایاڵیکردنی پەروەردیگار ئایا دەتوانی خۆت ڕزگار بکەیت لە مردن و بۆ هەمیشە زیندوو بیت خۆت ڕزگار بکەیت لە لێپرسینەوەی پەروەردیگار مردن قەدەری هەموو گەردوونە بە مردنت هەموو خۆشی و جوانیەکان و پۆشاکە گرانبەهاکان و بۆ نەخۆشەکانت و ئەو شتانەی لە دنیا هەوڵت بۆ دەدان وەلات خۆشەویست بوون بەجێی دەهێڵی یان بۆ خۆشی بەهەشت یاخود بۆ ناو ئاگر و عەزابی جەهەنەم ئایا گومان دەبیت کە فریشتەی گیان چێشان کاتت دەداتێت تا تەوبە بکەیت و پۆشاکی باڵاپۆشی لەبەر بکەیت ئینجا گیانت بشێشێ بەڕاستی ئەو فریشتە مۆڵەت بە کەس نادات و پرس بە کەس ناکات تا مۆڵەتی گیان چێشانی لێوەربگرێت تەنها پرسی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردووە بۆ گیان چێشانی بۆیە پێویستە پەلە بکەیت لە تەوبەکردن چونکە دوای پەشیمانی دادت نادا ئەوەشی دوا ڕۆژی بردەوە دەبێتە خاوەن بەختێکی باش لە قیامەتدا پێغەمبەر دوورودی خوای لەسەر بێت دەفەرمێت الکەیس من دانا نفسه وعمل لما بعد الموت والعاجز من أتبع نفسه هو ها وتمنى على الله عز وجل ئایا ڕازی دەبیت لە تاقمی ئەوانە بیت کە دوای هەوا و ئارەزووی خۆیان کەوتون خوای گەورە فەرمێت وئین الفجار لەفی جەحیم واتە بێگومان تاوانبار و تاوانکارەکانیش لەناو دۆزەخدا ژیانی پڕ لە ئێش و ئازار دەبەنە سەر ئەوە بزانە شەرم دژی بێڕەوشتیە نەبوونی ترس لە پەروەردیگار بە ئاشکرا سەرپێچی کردنی پەروەردیگار ئەوەش ئەوەیە
کە سووری لەسەر نەپۆشینی حیجاب. بێگومان ئەوەیش بەر هەڵستی قسەکانی تۆ دەکات و پرسیار گەلێک کە مێشکی سەرقاڵ کردووە دەربارەی باڵاپۆشی دەیکات لەوانە هەندێکیان ئاماژە پێدەکەین لەگەڵ وەڵامی هەموو ئەوانە. من هیچ مەبەستێکم نییە لە پۆشینی ئەم جلو بەرگەی کە ئێوە بەڕووتی ناو دەبن تەنها وەک مۆدێل دەیپۆشم. ئەمە زۆر جار ڕوودەدات، بەڵام ئێستا ئەو کاتەیە کە پێویستە ئاگادار بیت، چونکە تۆ پۆشاکێک دەگۆڕی بە پۆشاکێک کە پەروەردیگار و پێشەوای مرۆڤایەتی ڕازی نین پێی. پەنا بەخوا مەبە بەوانەی کە قال ئەتەستەبدیلونە الذین هو ئەدنا بالذی هو خەیر. واتە چۆن ئێوەشتی کەم بایەخ و ناتەواو وەردەگرن لە زیاتیشتی لەو چاکتر و باشتر. باڵاپۆشی زۆربەی جوانیەکانمدا دەپۆشێت، بەڵێ بەشێک لە جوانیەکەت دەشارێتەوە، بەڵام لە هەموو کاتێکدانا زۆرێک لە باڵاپۆشان بە جلو بەرگی باڵاپۆشیەوە جوانتر دەبن، بە تایبەت کاتێک دڵ ئاوەدان دەبێت بە ئیمان و ڕوخسار دەدرەوشێتەوە بە نووری ئیمان. ئەوەش بزانە بەهەشت کاڵای پەروەردیگارە، کاڵایەکی گران بەهایە، بەهشت پارێزراوە بە ڕەوشتەوە، دۆزەخ دەورە دراوە بە هەوەس و ئارەزوو بازی. وانەزانی ڕێگای گەیشتن بە پەروەردیگار تەخت و ئاسانە، بەڵام ئازا ئەو کەسەیە هەموو بربەستەکان ببڕێت هەتا دەگات بە خودا. زمانی حاڵیش دەڵێت وعجلت إليك ربي لترضى، واتە بۆیە بە پەلا هاتم تا تۆ ئەی پەروەردیگارم لێم ڕازی بیت. تۆ لە چاکان بە وەک پەروەردیگارە فەرمێ. متەفیفین ئاەتی 22 بۆ 26. سەرپۆش ئەبێتە هۆی قش هەڵوەرینم. ئەوە بزانە ئەم قسە زۆر دوورە لە ڕاستیەوە. بەڵگەش وتەی دکتۆر محەممەد نەدایە کە باز لە کاریگەری حیجاب دەکات لەسەر تەندروستی و سەلامەتی قش. باڵاپۆشی پارێزگاری لە قش دەکات. لێکۆڵینەوە پزیشکیەکان و ئەزمونونەکان دەریان خستووە کە تیشکی خۆر و هەوا کاریگەری دەکەنە سەر قش نەرمی و جوانی ڕەنگی ناهێڵن، دەبێتە هۆی ئەوەی کە قش زەبر و ڕەنگی تێک بچێت. هەروەها دەرکەوتووە هەوا ئۆکسیجین هیچ ڕۆڵێکی نییە لە بەهێزکردنی قشدا، بەڵکو جگە لەو بەشەی قش کە بە دەرەوەیە بەشێکی لەناو سەردایە، ئەوە بەشەکە چالاکە و ڕۆڵی هەیە لە درێژبوونی قش کە ڕۆژانە نیو سانتیم زیاد دەکات. ئەو بەشەی ناو سەری مرۆڤ لە ڕێگەی مەلولەی خوێنەوە خۆراک و وزە وەردەگرێت. دەتوانین بڵێن کە تەندروستی قش پەیوەستە بە تەندروست باشی سەرجەم لەشەوە. هەر نەخۆشیەک یان کەمی خۆراک کار بکاتە سەر تەندروستی لەشی مرۆڤ، ئەوە کاریگەری دەبێت لەسەر لاوازی لە قشدا. ئەترسم قەڵەو بم و چێشم زیاد بکات، یاخود بەهۆی باڵاپۆشیوە جوانی لە شولارم بشارێتەوە. بەڵێ چ زیانێک دەکەیت گەر ئەوەش ڕوو بدات؟ دنیا سێبەرە و زوو کۆتایی دێت. ئەگەر جوانی لە شولارت لەم دنیا بۆ نامەحرەمەکان دەرنەخەیت، ئەوە پەروەردیگار بۆت دەگۆڕی لە بەهەشدا بەو پەڕی جوانیەوە. ئەگەر واشت نەکرد، ئەوە لە شولارە جوانەکەت دەبێتە سوتەمەنی ئاگری دۆزە. جار بۆ جار بۆت تازە دەکرێتەوە و پاشان دەسووتێنرێتەوە. بەم شێوەیە ئێستا ڕات چییە؟ جارێ مناڵم، وانازانم تۆش لەسەر ئەو نەریتە کۆنە بیت کە بڕوایان وایە کچان تا لاون چی دەپۆشن بابی پۆشن، چونکە ئەوان گەنجن با لە خۆشی گەنجایەتی بێبەش نەبن. بەڵام خۆدا پۆشین بۆ ژنانێک کە چوونێتە تەمەنەوە باشە، چونکە حیجاب تەنها بە تەمەنەکان لەبەری دەکەن و حەجکردن تەنها بۆ پیرەکان باشە، چونکە ئەوان تێر بوون لە خۆشی دنیا و تەنها حسابی قیامەتیان ماوە. مەرجیان نزیکە. ئەوە بەڕاست دەزانی کە گەنجان باشترە جوانیەکان بشارنەوە یان پیرەکان. ئەگەر بچیت لاپەڕەی تۆماری مردووەکان سیر بکەیت، دەبینی کە پڕە لە گەنج. ئەو گەنجانەی کە لە پڕ ژیانیان کۆتایی هات، وایان دەزانی کە فریشتەی گیانکێشان تەنها بۆ لای پیرەکان دەچێت، یاخود وایان دەزانی پەروەردیگار مۆڵەتیان دەداتێ بەر لە گیانکێشانیان تا بگەڕێنەوە و تەوبە بکەن. بۆیە لەزەت و خۆشی کەمی ئەم دنیاە هیچ نییە. لەزەت و خۆشی کەمی ئەم دنیاە باوات لێ نەکا کە خۆشیەک نەبراوەکانی بەهەشتت لەبیر باتەوە. ئەم دنیا وات لێ نەکات ئازاری سەختی دۆزەخ بنۆشی. بەڕاستی هەر ڕۆژێکی دنیا کە لێت دەڕوات زیاتر لە دوا ڕۆژ نزیکت دەکاتەوە و لە دنیاش دوورت دەخاتەوە. چیت ئامادە کردەوە بۆ دوای مردنن؟ سەر بکەوە کچەکەم، سواری شەمەندەفەری تەوبە ببە بەر لەوەی وێزگەکەی تۆ بەجێ بهێڵێت. بیر بکەرەوە ئەی ئازیزەکەم، لەم قسانە ئەمڕۆ بەر لە هاتنی سبەینێ بیری لێ بکەرەوە. ئەی نوری دیدەم، ئێستا بەر لەوەی کاتت نەمێنێ. پۆشاکی باڵاپۆشی نرخەکانیان گرانە. جل و پۆشاکی باڵاپۆشی
گران و لەلایەن مادیەوە زۆر دەکەوێت لەسرم، بەڵام پۆشاکی تروانیە و نرخەکانیان هەرزانە. پۆشاکی باڵاپۆشی عەبای حیجاب گران و جگە لەمەش لە چەکی دەوێت. بەڵێ ئەم بیانوانە ڕاستن، بەڵام ئەو پەروەردگارەی کە ئەو هەموو نیعمەتەی بێ بەرامبەر پێبەخشیویت، ئایا ئەو پەروەردگارە ئەوەندە ناهێنێت کە قوربانی بدەیت بە دۆڵابی پۆشاکەکەت؟ دەست بکەیت بە پۆشاک کڕین و ئارام بگریت، یەک دانە پۆشاک یاخود دوو دانە بکڕە، پاشان سیر بکە بزانە دۆڵابی پۆشاکەکانت پڕ نەبووە پاداشتەکەشت ڕازیبوونی پەروەردگارتە، ئەوەی کە لەبەر گوێڕایەڵی خودا دەیبەخشێت تەنها ئەو لە ڕێگای پەروەردگاردایە. بێگومان بەکە ئەو پاداشتە لە دنیا و دوار ڕۆژدا دەداتەوە، ئەوەشی هەتە لە پۆشاک و سەرجەم ماڵ و دارایت هەمووی ڕۆزی پەروەردگارە. ئایا لە ڕۆزی ئەو خەرج دەکەیت بۆ سەرپێچی پەروەردگار؟ پاشان ئەزانی ئەی کچەکەم کە ئافرەتی موسڵمان بۆی نییە لە ماڵ بچێتە دەرەوە بە هیچ شێوەیەک هەتا پۆشاکەکەت مەرجەکانی پۆشاکێکی شەرعی تێدا نەبێت. ئەمەش پێویستە هەموو ئافرەتێکی موسڵمان ئەمە بزانێت. پێویستە هەمومان لە کاروباری ئاینەکەمان شارەزا بین، بەتایبەت ئەو شتانەی کە لە غەزەب و تووڕەی پەروەردگار لە دوای مردن ڕزگارمان دەکات. ئەی پەروەردگار ئەفەرموێت نەحل ئایەتی 43 وما أرسلنا من قبلك إلا رجالا نوحي إليهم فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. واتا ئێمەش پێش تۆ جگە لە پیاوانی ڕاستگۆ چاک و پاک نەبێت کەسی ترمان ڕەوانە نەکردووە و وەحیمان بۆ نەناردووە. ئەگەر هەر بڕواناکەن و نایزانن دە ئێوە لە شارەزایان بپرسن کە ڕەوانە کراوانی ئێمە پیاوانێکی ناسراو بوون لە ناو قەومەکانیاندا. بۆیە پێویستە مەرجەکانی باڵاپۆشی فێر بیت، یان دەرمەچۆ لە ماڵ یان کە دەرچووی بە پۆشاکی شەرعیەوە دەربچیت پەروەردگار ڕازی بکەی نەک شەیتان، لەبەر ئەوەی خراپەی دەرچوون بێ بەرجی باڵاپۆشی گەورەترە لە بەرژەوەندی دەرچوون لە ماڵ بۆ پێویستی. ئەگەر بەڕاستی نیەتت هێنا ئەی کچەکەم و عەزمت بۆ جەزم کرد، ئەوە هەزار دەستی خێر درێژ دەبن بۆلات و پەروەردگاریش کار ئاسانیت بۆ دەکات. ئەی پەروەردگار نەیفەرمووە تەلاق ئایەتی 3 واتە لە شوێنێکەوە ڕزق و ڕۆزی پێدەبەخشێت کە حسابی بۆ نەکردبێت و خۆی پێی نەزانێت، جا ئەوەی پشت بەخوا ببەستێت ئەو زاتەی بەسە بۆ ئەوەی یاریدەدەری بێت، چونکە بەڕاستی خوا کار و فەرمانی خۆی بە ئەنجام دەگەیەنێت. بێگومان خوا بۆ هەموو شتێک نەخشەیەکی دیاری کراوی بڕیارداوە کە دەبێت پێڕەوی بکرێت. بەڵگەش ئەو هەموو ئافرەتە باڵاپۆشەیە دەتوانی پرسیار لە یەکێکیان بکەیت بزانیت چۆن دۆڵابی پۆشاکەکانی وردە وردە پڕبوون لە پۆشاکی باڵاپۆشی، بەڵکو وەڵامەکەی ئاسوودەت بکات. من ئارام لەسەر وەرزی هاوین ناگرم، جا ئەگەر ببمە باڵاپۆش چۆن بەرگە بگرم؟ ئەگەر وڵاتەکەی تۆ هەمیشە گەرمە یاخود تەنها وەرزی هاوینی گەرمە، بیری ئەو کاتە بکەرەوە کە وڵاتانی مەککە و جەزیرەی عەرەبی چەندە گەرم بووە بەر لەوەی ئامێری ساردکەرەوە پەیدا بێت، یاخود ئافرەتانی موسڵمانی پێشوو خۆ هەمویان باڵاپۆش بوون. ئایا خۆدانە پۆشین ڕێگری لە گەرما دەکات؟ نەخێر، بەڵکو ئەمە تەنها ملکەتیە بۆ فەرمانی خوای گەورە. جابار و دۆخەکە هەر چۆنێ بێت دەربڕینی باوەڕ و خۆشەویستیە بۆ پەروەردگار، بەڵکو تۆ هیچ کات گوێت لە ئافرەتێکی باڵاپۆش نەبووە کاتێک کە گەڕاوەتەوە بۆ ماڵەوە و پۆشاکی حیجابەکەی لابردووە ئینجا هەستی بە گەرما کردووە. ئەی کچە ئازیزەکە، بەخودا ئەمە لە ڕۆژانی زۆر گەرمدا ڕوویداوە لەبەر ئەوەی هەرکەس خۆی بۆ خوددا یەکلایی بکاتەوە پەروەردگار ڕێگاکانی بۆ دەکاتەوە. هەرکەس لە خۆشەویستی پەروەردگار ئەو پۆشاکە شەرعیە لەبەر بکات، ئەوە هیچ کات بیر لەوە ناکاتەوە کە تووشی دەبێت بەهۆی لەبەرکردنی ئەو پۆشاکەوە. ئەمە بۆ ئەو کەسانەی کە لەبەر خۆشەویستی پەروەردگار و تەنها پەروەردگاریان مەبەستە. ئەوەش بزانە گەرمای هیچ وڵاتێک ناگات بە گەرمای ئاگری دۆزەق. قل نار جەهەنەمە ئەشەد حەڕە لەو کانە یەفقەهون. واتە ئاگری دۆزەق بەتینتر و بەهێزترە لە گەرمیدا ئەگەر تێبگەن و بیر و هۆشیان بخەنە کار. دەبمە باڵاپۆش کاتێک کەسێکی گونجاو هاتە خواز بێنیم. چێە ئەو کەسە گونجاوە بە بۆچوونی تۆ؟ بێغیرەتێک لە شەرعدا بە کەسێک ئەوترێ کە ڕێگری لە ژن و مناڵەکانی نەکات کە کەسانی نامەحرەم جوانیەکانیان ببینێ، دەچێتە دۆزەخەوە بەهۆی ئەوەی ڕازیە کە کەسانی نامەحرەم
لە شولاری هاوسەرەکانی ببینێ هەر کەس ڕازی بوو تۆ ئافرەتێکی سافیرە بێت و ئەو خوازبێنیت بکات ئەوە زۆربەیان واتە ڕازین بەوەی کە تۆ بوویتە هاوسەریشی هەر دانەپۆشراو بیت بۆیە ئەگەر دوای هاوسەرگیری لەگەڵ ئەودا گەرویستت ببیت بە باڵاپۆش ئەو ڕازی نابێت و دژایەتیت بکات چونکە ئەو تۆی وا دەوێت کە یەکەم جار تۆی بینیوە ئایا ڕازی بوونی هاوسەرەکەت دەدەی بەسەر ڕەزامەندی پەروەردیگاردا؟ ئایا بەهەشت هەڕاز دەکەی بۆ هاوسەرێک ناهێڵت گوێڕایاڵی پەروەردیگار بکەیت؟ لاپەڕە 53 بەڵام ئەگەر گەنجێک تۆی هەڵبژار کاتێک تۆ باڵاپۆش بوویت و بەو مانایە دێت کە ئەو ڕازیە تۆ باڵاپۆش بیت تۆی خۆش دەوێت و ئەگەر ناکۆچیش کەوتە نێوانتان ئەو کات ستەمت لێ ناکات بیر بکەرەوە تۆ بناغەی ژیانی هاوبەشیت دانا لەسەر بنچینەی سەرپێچی پەروەردیگار بە بڕوای تۆ ئەو هاوسەرگیریە سەرکەوتوو دەبێت هاوسەرگیریش نیعمەتی خوای گەورەیە دەیبەخشێت بە هەر کەس ویستی هەبێت چەند کچی باڵاپۆش شووی کرد ئەی چەند کچی سافیرە مایەوە و شووی نەکرد ئەگەر وتی بۆیە نابمە باڵاپۆش چونکە هۆیەکی پاچی لە پشتەوەیە کە هاوسەرگیریە بەڕاستی من ئەوە بە تۆ دەڵێم بۆ گەیشتن بە ئامانج و مەبەستی پاک و جوان دەبێت تەنها هۆکاری پاک و تەندروستیش بگریتە بەربۆی لە ئیسلامدا پیرۆزی و چاچی ئامانج پێویستی بە ئەو هۆکار و ڕێکارەش هەیە کە پاک و دروست بێت یاسایەک هەیە لە ئیسلامدا دەڵێت بۆ هۆکار و وەسائیلەکان پێویستیان بە ئەحکامی مەبەستدار هەیە دوای شەوی بوچێنی دەبمە باڵاپۆش چونکە ئەو کاتە خۆم سربەستم چی لەبەر بکەم بۆچی خۆت لە تاوان و گونەهاکانت پاک ناکەیتەوە هەر لە سەرەتای ژیانی هاوسەریتەوە نابیتە کەسێکی خواپەرست و دەروون و ویژدانی خۆت ئاسوودە ناکەیت وا گومان دەبیت دواخستنی گوێڕایاڵی پەروەردیگار لە پێناو کارێکی دنیادا سەرکەوتوو دەبیت لەو کارەدا ئەگەر گرنتی دەکەیت کە تەمەنت درێژ بێت هەتا هاوسەرگیری دەکەیت ئەوە چاوەڕێ بکە و ئەو کاتە تەوبە بکە و ببە بە باڵاپۆش ئەگەر ئەوانەی بانگێشت کراون بۆ ئاهەنگەکەت ئافرەتانی بڕوادارن و کەسانی نزیکتن کە مەحرەمن پێت وەک باوک و برا و مام و خاڵ و جگە لەمانە پیاوی بێگانەی تێدا نەبوو ئەوە ئاساییە کە خۆت جوان بکەیت و خۆت بڕازێنیتەوە بەس بە مەرجی ڕەچاوکردنی دەرنەخستنی عەوڕەتی لە بەرچاو ئەوانە دەڵێت پیاوەکەم یاخود دەستگیرانەکەم نایەوێت پۆشاکی باڵاپۆشی لەبەر بکەم بەڵێ بەداخەوە ئەمە ڕوو دەدات بەڵام ئایا هاوسەرەکەت گرنتی بەهەشتت بۆ دەکات ئەگەر وەڵامەکەی بەڵێ بوو ئەوە ئاساییە بە قسەی بکەیت بەڵام ئەگەر هاوسەرەکەت بەرەو دۆزەخ بتبە ئەوە نە ئەوەی بۆ تۆ دەیەوێت نە تۆش ئەوەت بۆ خۆت دەوێت ئەو فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبیرت بێ کە دەفەرمێت گوێڕایاڵی بۆ دروستکراوی خوددا ناکرێت بۆ سەرپێچیکردنی دروستکەرەکەی هاوسەرەکەت بەندەیەکی لاوازی بێدەسەڵاتە ناتوانێت هیچ سوودێک بە خۆی بگەێنێ و هیچ زیانێک لە خۆی دوور بخاتەوە یان ژیان و مەرجی بەدەست نییە هەموو کارێک بەدەست پادشایە لەسەر ڕێگای ئەو بڕۆ بە قسەی بکە ئەوە ئەو بە قسەت دەکات دڵی بەندەکان بە دڵی هاوسەرەکەشتەوە بەدەست پەروەردیگارە ئەگەر هاوسەرەکەت لەسەر هەڵوێستی خۆی سوور بوو ئەوە پاشە ڕۆژت لە دنیا و لە قیامەت مەبەستەوە پێوەی ئەگەر ئەو سەرپێچی پەروەردیگار بکات هیچ خێری تێدا نییە خۆی گەورە بەتوانایە خۆی دەتوانێت بەلەوە باشتر بۆت قەرەبۆ بکاتەوە بۆت ئەگەر لەم دنیایش نەبوو ئەوە لە دوا ڕۆژی نەبراوە بۆت قەرەبۆ دەکاتەوە ئینشاءالله بەهۆی باڵا پۆشیەوە هاوسەرەکەم لە چیز دەچێت چونکە ئەو لە من جوانتر دەبینێت دەبێت ئەوە بزانیت کە لەبەرکردنی حیجاب تەنها لە بەرچاو کەسانی نامەحرەمە بەڵام لە ناو ماڵی خۆت واجبە لەسەرت کە خۆت بۆ هاوسەرەکەت بڕازێنیتەوە چۆن خۆت بتەوێت ئەوەش بزانە بۆ پارێزگاری لە خۆشەویستی نێوان تۆ و هاوسەرەکەت تەنها جوانی ڕوخساری ناوێت جوانی هەست و جوانی هۆشیاری و عەقڵ و باشی لە کردار و هەڵس و کەوتدا دەچێتە خانەی جوانیەکانت و هاوسەرەکەت زیاتر بەلای تۆدا ڕادەچێشێت شێخ متەوەلی شەعراوی ڕەحمەتی خوای لێبێت قسەیەکی زۆر جوانی هەیە لەو بارەوە دەڵێت ئەگەر هەموو ئافرەتانی باڵاپۆشی شەرعی یان بە دروستیدا پۆشی بەو شێوەیەی خوای گەورە ڕازیە لەسەری و جوانیەکانی تەنها بۆ هاوسەرەکەی دەرخست ئەوە ئەو کاتە هەموو پیاوەکانی تەنها معجیبی هاوسەرەکانی خۆیان دەبوون ئەمەش دەبێتە پارێزگاری بۆ هاوسەران ئەگەر پیاو چاوی بە جوانیەکانی ئافرەتانی تر نەکەوت ئەو کاتە هاوسەرەکەی خۆی لە هەموو ژنانی دنیا لا جوانتر دەبێت
دەڵێت من هەست بە شەرمەزاری دەکەم ئەگەر بە پۆشاکی باڵا پۆشیوە دەربکۆم لە ناو خەڵکیدا. سرم سوور دەمێنێ کچەکەم، چۆن هەست بە شەرمەزاری دەکەیت کاتێک پۆشاکی حیا و شەرم و شکۆ لەبەر دەکەیت، کاتێک خوای گەورە بەوە ڕازیە، ئەی کاتێک بەجلی تەسک و کورتەوە دەچیتە ناو خەڵکی هەست بە شەرمەزاری ناکەیت کاتێک ئەوە سەرپێچی پەروەردیگارە. ئەگەر بزانی ئەوەی خەڵک پێی خۆشە خوای گەورە پێی ڕازی نییە، ئەوەش خوا پێی خۆشە خەڵک پێی ناخۆشە، دەتەوێت ڕەزامەندی کامیان بەدەست بێنی، ڕازیبوونی خەڵک یان ڕەزامەندی پەروەردیگار؟ یان دەڵێت بەهۆی باڵا پۆشیەوە کارەکەم لەدەست دەدەم؟ بەڵێ ئەمە زۆر جار ڕوودەدات، بەڵام لەکی سوونی کارەکەت باشە یان بەدەستهێنانی ڕەزامەندی پەروەردیگار؟ ئەوە باشە کە بەهەشتی پەروەردیگار لەدەست بدەیت بە هەموو ناز و نیعمەت و خۆشیەکانیەوە کە کۆتایی نایەت. ئەوەشت لەبیر نەچێت کە لەکی سوونی کارەکەت بە مانای نەمانی ڕزق و ڕۆزیت نایەت. نەوەکانی ئادەم نامرن هەتا ئەو بەشە ڕزق و ڕۆزیەی پەروەردیگار بۆی داناون نەیخۆن. ڕزق و ڕۆزی خۆی بەدوا تا دێت هەتا ئەگات بەدەستت. خۆی پەروەردیگار ڕزق و ڕۆزی بۆ مسلمان و بێ باوەڕان داناوە. ئایا ئەو تۆ لەبیر دەکات کە تۆ گوێ ڕایاڵی دەکەیت؟ ئەوەش بزانە کە ئەم حاڵە کەم ڕوودەدات. بزانە خاتونیرین سالم کاپتینی فڕۆکە بوو، یەکێک لەو دە ئافرەتەی کە لە بواری فێربوونی لێخوڕینی فڕۆکە لە میسر کاری دەکرد، بەهۆی باڵاپۆشیەکەیەوە لەسەر کار لابرا، بەڵام ئەوەندەی پێنەچوو. ئەوانەی کاری بۆ دەکردن لە ڕێگای دادگاوە سکاڵای لەسەر تۆمار کردو، داواکەی بردەوە، چونکە هیچ بڕگەیەکی یاسایی نەبوو کە ڕێگری لە ئافرەتی باڵاپۆش بکات، بە تایبەتی ئەگەر لە کارەکەیدا کێشەی نەبوو. دەترسم دوای ئەوەی بوومە باڵاپۆش وازی لێ بهێنم. بەڕاستی ئەمە کێشەیە، بەڵام خۆت تەسلیمی ئەم بیرکردنەوەیە مەکە. ئەگەر لە سروشتی خۆتدا کەسێکی دوودڵ و ڕاڕایت و دەزانی جارێ دڵت پڕە لە ئازار و خۆشی دنیا، ئەوە هەوڵ بدە هەنگاو بە هەنگاو لەبەرکردنی باڵاپۆشی بچێتە پێشەوە. هەمیشە قسە لەگەڵ نەفس و دەرونی خۆت بکە و بیری بهێنەوە پێی بڵێ کە گوێڕایەلی پەروەردیگار بکات بەر لەوەی کاتی تەواو بێت لە دنیا. ئەوە بزانە دنیا بە هەموو خۆشی و ڕازاوەیەکانیەوە هەرچەند زۆر بێت لای پەروەردیگار بەهای یەک باڵی مێشولەی نییە. هەوڵ بدە هاوڕێیەتی کەسانی چاکەکار بکەیت و ئامادە بە لەو وانانەی کە زانستی شەرعی تێدا دەوترێتەوە. گوێ زۆر لە قورئان بگرە، زۆر دوعا بکە کە خوای گەورە دامەزراوت بکات و هاوکاریت بکات لە بەردەوامی لەسەر گوێڕایەڵی خۆی. و بزانە پۆشینی حیجاب تەوبەکردنە و خوای پەروەردیگاریش تەوبەکارانی خۆش دەوێت. لەلایەکی ترەوە ئەوەی واز لە تەوبەکەی بهێنێ پەنا بەخوا وەک ئەوە وایە گاڵتەی بە خودای گەورە کردبێت. هەوڵ بدە گاڵتە جار مەبە، هەمیشە دوعا بکە و بڵێ اللهم یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. بپاڕێوە و دوعا بکە و بڵێ ئەی پەروەردیگار چۆن هیدایەتت دام ببمە باڵاپۆش، دامەزراوم کە تا ئەو ساتەی کە ژیانم کۆتایی دێت. یان ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. واتە پەروەردیگارە دوای ئەوەی کە هیدایەت و ڕێنموویت کردین دڵەکانمان لامەدە لە ڕێگەی ڕاست و لە ڕەحمەت و بەخششی تایبەتی خۆت، بەهرەوەرمان بکات چونکە بەڕاستی تۆ بەخشندە و بەخشێنەری. یان دەڵێت من زۆر پابندم بە ئاینەوە و دڵم پاکە، جل و بەرگ پەیوەندی چییە بەسەر دڵەوە؟ دەبێت ئەوە بزانیت کە کەس ناتوانێت کاروباری ئەم دینە ڕاپەڕێنێت و ئەنجامی بدات جگە لە کەسێک کە ئاگاداری هەموو لایەنە جۆر بە جۆرەکانی ئەم دینە بێت. دەبێت هەموو فەرمانەکانی پەروەردیگار و پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێڕایاڵی بکەیت. ئەوەشی ئەوان قەدەغەیان کردووە تۆ دوور بکەویتەوە لەی، مەبە بەوانەی کە پەروەردیگار دەربارەیانە فەرمێت. بەقەرە ئایەتی 85. أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض فما جزاء من يفعل ذلك منكم إلا خزي في الحياة الدنيا ويوم القيامة يردون إلى أشد العذاب وما الله بغافل عما تعملون. واتە چۆن دەبێت باوەڕتان بە بەشێکی کتێبە ئاسمانیەکان هەبێت و بە بەشێکی تری باوەڕتان نەبێت؟ ئایا پاداشتی ئەوەتان کە ئەو کارە دەکات جگە لەسەر شۆڕی و سووکی نەبێت لە ژیانی دنیادا هیچی تر هەیە؟ لە ڕۆژی قیامەتیشدا دەگەڕێنەوە بۆ ناو سەختترین سەزا. ئەم ئاەتانە بۆ سەردەمی خاتوو عایشە و فاتیمە و خەدیجە
خوای گەورە لێیان ڕازی بێت دابەزیوە ئایا دڵی تۆ لە دڵی ئەوان پاکترە تێبینی ئەوە بکە کە فەرمانکردن بەسەر ئافرەتدا بۆ پۆشینی باڵاپۆشی بەو مانایە دێت کە ئەسلی سروشتی مرۆڤ خۆداپۆشینە یەکەم باڵایەک کە لە بەهەشدا کە بەهۆی شەیتانەوە بەسەر ئادەم و هاوسەرەکەی داهات پۆشاچیان لە بەردانەما خۆیان بە گەڵای دارەکانی بەهەشدا پۆشی بۆیە یەکێک لە ماناکانی حیا شەرم بە مانای ژیان حیات دێت خۆی پەروەردیگار پۆشاکی کردوتە مای خۆداپۆشین و جوانی هەر وەک چۆن پەیامی بۆ دابەزاندووە بۆ ڕێنمایی و پارێزکاریکردن خۆی گەورە لە قورئاندا دەفەرمێ يا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم وريشا ولباس التقوى ذلك من آيات الله لعلهم يذكرون أينوي آدم إما براستي پۆشاکی لەبارمان بۆ فراهم هێناون عورەت و ئەوەی پێتان ناخۆشە دەربکەوێت دای ئەپۆشێت هەروەها جلو بەرگی جوانیش کە خۆتانی پێبڕازێننەوە بەڵام بیرتان نەچێت کە پۆشاکی تەقوا و خواناسی چاکتر و خێردارتر و بەفرترە ئەو پۆشاکە مادی و معنەویانە لە نیشانە و بەڵگەکانی خوای گەورن بۆ ئەوەی یادەوەری وەربگرن و یادی بەهەشت بکەن من زۆر باوەڕم بە پۆشینی بەرجی باڵا پۆشینیە پاشان پۆشینی سونەتە یان فەرزە یەکەم باوەڕت نەبێت بە پۆشینی باڵا پۆشی ئەوە موسڵمانیەتیت پێ هەڵدەوەشێتەوە پەنا بە خودای گەورە کاتێک دەیتە ناو ئیسلام بانگەشەی پابندبوونت کرد بە تەواوی بە فەرمانەکانی پەروەردیگارەوە خوای پەروەردیگار پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام بە کوڕەکەی تاقی کردەوە کە دوای تەمەنێک چاوەڕوانی خوای گەورە ئەو کوڕەی پێبەخشی بوو کاتێک کوڕەکەی گەورە بوو پێگەیشت خوای گەورە فەرمانی کرد سەری ببڕێت ئایا دوو دڵ بوو داوای لە کەس کرد قەناعەتی پێ بکات یانوتی خەوەکە ڕاست نییە ئایا ئیسماعیلی کوڕی دوو دڵ بوو ویستی ڕابکات ئایا خاتوو هاجرەی دایکی ئەو ژنە باوەڕدارە مهاجرە ئارامگرە هیچ ناڕەزایەتیەکی دەربڕی سەرڕای ئەو هەموو هەوڵەی شەیتان لەگەڵ هەمویاندا کردی ئایا هۆکارەکانی دەزانن ئیبراهیم عەلەیهی سەلام بە کوڕە تاقانەکەی تاقیکرایەوە و گوێڕالێکەشی کرد ئایا تۆ بۆ پۆشینی پۆشاچێک گوێڕالی ناکەیت وا باشە کە خۆت دان بنیت بە لاوازی و ویست و ئیرادەتدا بۆ نەپۆشینی باڵاپۆشی پێویستە داوا لە پەروەردیگار بکەیت کە هاوکاریت بکات ئەوە باشترە لەوەی بڵێ من قەناعەتم پێی نییە ئێمە مکەلف نین بەوەی قەناعەت بکەین بە فەرمانەکانی خوددا بەڵکو مکەلفین بە گوێڕالی خوای گەورە تۆش وەک ئەوانە مەبە وتیان سەمیعنا وعەسەینا واتە بیستمان و گوێڕال نەبووین پەنا بە خودای گەورە لەبارەی ئەوەی کە ئایا حیجاب فەرزە یان سونەتە ئەوە دەبێت سەیری ئەو ئاەتانە بکەین کە باز لە حیجاب دەکەن کە زۆر بە ڕاشکاوی فەرموویەتی نور آياتي سيويك ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها واتا باسر پۆشەکانیان بدەن بەسەر سینە و ملیاندا ئەی خوشکەکەم لەوە دەچێت بە تەواوی دوا بکەویت لە کاروانی ئەو باوەڕدارانەی کە خوای گەورە لەبارەیانەوە دەفەرمێت نور آياتي 51 إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا وأولئك هم المفلحون واتا بەڵام گفتاری ئیمانداران کاتێک بانگ دەکرێن بۆ لای خوا و پێغەمبەرەکەی تا فەرمانڕەوایی بکات لە نێوانیاندا تەنها ئەوەیە کە دەڵێن بیستمان و گوێڕایڵین بۆ هەموو فەرمانێکی شەرع هەر ئەوانەشن سەرفراز و سەرکەوتون من دەمەوێت وەک ڕۆژئاواییەکان هاوچەرخ و مۆدێرن دەربکەوم تا خەڵکی پێم نەڵێن گەڕاوەتەوە بۆ چاخە کۆنەکان ئەگەر دید و بۆچینی ئەوان جێگای گرنگی تۆیە لەوانەیە تۆ ئەگەر مامەڵەت لەگەڵ هەندێک لەو ڕۆژئاواییانە کردبێت بۆت دەردەکەوێت ئەوان دەگەڕێن بە شوێن شتی نوێدا کە نایزانن کاتێک بۆیان دەردەکەوێت قسەکەر لەگەڵیاندایە بە زمانی ئەوان دەیکات و بە عەقڵی ئەوان بیر دەکاتەوە ئەوا دەست بەجێ وازت لێ دێن و بە دوای کەسێکی تردا دەگەڕێن کە شتی نوێیان نیشان بدات لە کەلتور و مێژووی شارستانیەت شتی نوێی لێ فێربن ئەگەر تێبینیت کردبێت ئەوان ڕێزی ئەو کەسانە دەگرن کە نەگۆڕاوە و شانازی بە کەلتوریەوە دەکات شانازی بە بیر و باوەڕیەوە دەکات ئەوان سەریان سوڕماوە لە بەهێزی باوەڕمان و ڕۆنەچوونمان بۆ دنیا
ئەو توانە زۆرەی کە هەمانە بۆ جلە و گیری نەفسمان و پەرستشی پەروەردگار و لە هەمان کاتدا هەوڵدانمان لە کاردا لە هەمووشی سیرتر ئەوان بەدوای ئاسوودەی و ئارامی دەرووندا دەگەڕێن کە لە دینەکەی ئەواندا دەستیان ناکەوێت. بەڵگەشمان بۆ ئەم قسەیە زیادبوونی ژمارەی موسڵمانانە لە دوای ڕووداوی 11 ئازاری 2001 گەڕان بە دوای ئیسلامدا و لەبارەیەوە خوێندیانەوە بۆیان دەرکەوت کە ئاینی ئیسلام لەگەڵ فیترەتی پاچی مرۆڤدایە ڕێز لە عەقڵ دەگرێت و سربەستی ئیرادەی تێدایە. زۆربەیان خاوەن هیچ ئاینێک نین و باوەڕیشان بە ئاینی دیکە نییە، دەرفەتیشان بۆ نەڕەخساوە کە ئاینی ئیسلام بناسن. خۆزگە ئەو قسەیان دەخوێننەوە کە دەڵێن وەک خۆت بە بەمانای ئەوەی بە سروشت و فیترەتی خۆت ڕەفتار بکە، بەو شێوازە جوانە مامەڵە لەگەڵ خەڵکیدا بکە کە خوای گەورە دروستی کردوویت. زۆرە و زۆری سروشت و کەسایەتیەکان بەڵگەی گەورەی پەروەردگاری دروستکارە. ئەوەش یەکێکە لە پەیوەستیەکانی ئاوەدانکردنەوەی زەوی. ئەوان بناغی شارستانیەتی خۆیان لەسەر شارستانیەتی ئیسلام بنیاتنا. ئەو شارستانیەتەی لەناو چوو بەهۆی دوورکەوتنەوەی موسڵمانان لە ئاینی ئیسلام. ئەگەر تۆ هەڵوێستی ڕۆژئاوات بەلاوە جوانە لەسەر ئافرەت ئەوە هەڵمەخەڵەتێ بە قسەی باق و بریقدار و ئەو دیاردانەی دەیبینی، تۆ بیر بکەرەوە سەرنج بدە بزانە چێ ڕێزی ئافرەتی لایە و چێ سوکاتی پێدەکات. لە ڕۆژئاوا ئافرەت بۆتە کاڵایەکی سوک بۆ دروستکردنی بازار و ڕیکلام بۆ کاڵا و شمەکەکانیان. هیچ بەرهەمێک ناخەنە بازارڕەوە تا بەرگەکەی وێنەی ئافرەتێکی ڕووتی لێ نەدەن. ئاینی ئیسلام مەکانەت و شکۆی داوە بە ئافرەت وەک مرواری پاراستوویەتی باشێوە و ئەو بەرگەی کە مرواری یەکەی جوان و سەرنجڕاکێش نەبێت، بەڵام پێویستە بۆ پاراستنی مروواریەکە ئەگەر لە ئاینی ئیسلامدا تۆ خاوەن ڕێز و قەدر و شکۆ نەبوویتایە چۆن دەی پاراستی؟ بۆچی تۆ خشل و ئاڵتونەکانت دەخەیتە ناو چەند پاکەتێک و پاشان دەیخەیتە ناو سندوق و کلیلی ئەدەیت تەنها لەبەرەوەی ئەم شتانە لەلات بە بەها و بەنرخە؟ یان دەڵێ جارێ خوای گەورە هیدایەتی نەداوم، تخوا هیچ کات چاوەڕێی هیدایەت مەکە بێت یان نێت. خوای گەورە لە تۆی دەوێت بەویست و ئیرادەی خۆت هەنگاو بنەی بۆی. پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم. واتە بێگومان خوا بارودۆخی هیچ قەوم و گەلێک ناگۆڕێت لە خۆشیەوە بۆ ناخۆشی، یان لە زەلیلیەوە بۆ سەربەرزی، یان لە گەڕانیەوە بۆ هەرزانی، هەتا ئەوان ئەوەی بۆ خۆیان دەکرێت نەیگۆڕن و نەیکەن. بۆیە خۆشبەختی نەبڕاوەی بەهەشت بە دنیای فانی مەفرۆشە، واز لەم دوو دڵی و ڕاڕاییە بهێنە. من ڕقم لە باڵاپۆشیە لەبەر ئەوەی ڕەفتاری هەندێک لە باڵاپۆشەکان جوان نییە. پێم ناخۆشە دان بەم ڕاستیەدا بنێم، بەڵام ئەمە واقیعە و ڕاستە. لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله. هەندێک کەس هەیە 5 فەرزە نوێژ دەکات و کاری خراپیش دەکات. زۆرێک حەجیان کردووە و لە بازارەکاندا سەرڕاست نین. حەجیان تەنها بۆ چاو بەستکردن لە خەڵکی کردووە تا لە پشت ئەو ناوەوە کاری تر بکەن. ئایا ئەمە دەبێتە بیانووی بۆ ئەوەی ڕقمان لە نوێژ و حەج بێت؟ ناکرێت بەهۆی ئەم کەسە خراپانەوە واز لە نوێژ و حەج بهێنین. لەبەر ئەوە هەڵەکە لە پۆشاکی باڵاپۆشیەکە یاخود نوێژ و حەجەکەوە نییە، بەڵکو لە ئاکاری خراپی ئەو کەسانەوەیە. بۆیە چۆن دەتەوێت ئاوا ڕق لە ئاکاری ئەو کەسانە بێت بەڵام باڕقەکەت لە پۆشاکی باڵاپۆشیەکە نەبێت؟ پەروەردگار دەفەرمێ ئیهدینە الصراط المستەقیم، واتە هیدایەتمان بدە لەسەر ڕێگەیەکی ڕاست و دروست و هیچ کەس کۆڵی گوناهی کەسی تر هەڵناگرێت. هەر کەس لە ئێمە لەسەر کردەوەکانی خۆی لە پرسینەوەی لەگەڵ دەکرێت، نەک لەسەر کردەوەی کەسانی دیکە. بیر بکەرەوە لەو ڕۆژەی بەناوی خۆتەوە بانگت دەکەن ئەی فلانە کەس وەرە بەردەم پەروەردگار کاتێک سەیری خۆت دەکەیت بەتەنهایت کەست لەگەڵ نییە جگە لە کردەوەکانت. لەو ڕۆژەدا چێ بەرگریت لێ دەکات؟ دەبمە باڵا پۆش دوای ئەوەی عومرەیەکم کرد، لەبەر ئەوەی پاک ببمەوە حەجێک یان عومرەیەک بکەم، پاشان دەبمە باڵا پۆش بۆ ئەوەی ئەو بەرگە بە پاشی لەبەر بکەم. ئەوە بزانە تۆ بە پۆشینی حیجاب تەوبەت کردووە، بەو تەوبەیەش سەرجەم گوناهەکانت دەسڕێتەوە. خوای گەورە کارە خراپەکانت بەکاری باش بۆ دەگۆڕێت. ئەگەر تۆ دوای پۆشینی حیجاب بوویتە کەسێکی باش بۆیە چوونت بۆ زیارەتی حەج یان ئەنجامدانی عومرە بەدەست خۆت نییە، بەڵکو خوای گەورە خۆی بانگێشتی ئەو بەندانەی دەکات کە خۆی ویستی هەیە لە سەریان. تۆ چوزانی کە بە پۆشینی بەرگی باڵاپۆشی لە خوای گەورە وا نزیک نابیتەوە کە هەڵبژێرایت لە ناو بەندەکانیدا بۆ ئەوەی
شەڕەفی زیاتری ماڵی خودا و گۆڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەیت. من لەبەرەی لایەنگرانی ئازادی ئافرەتم. ئەگەر دەتەوێت بزانیت قاسم ئەمین و هودا شەعراوی چیان کردووە، ئەوە پێویستە ئەم بابەتە بخوێنیتەوە لەم سایتەی خوارەوە، بابەتەکە بەناوی هودە شەعراوی. لەبارەی قاسم ئەمینەوە ئەم بەسەرهاتە بخوێنەوە. ڕەفیق العەظم جارێک ویستی قاسم ئەمین بە شێوەیەکی کردداری تاقیب بکاتەوە، بۆیە ڕۆژێک چوو بۆ سەردانی. دوای ئەوەی لە دەرگایدا خزمەتکارەکەی بینی بە پەلە قاسم ئەمینی ئاگادار کردەوە. ئەویش هات بۆ بەخێرهاتنی ڕەفیق عەظم و وتی من هاتووم بۆ لای هاوسەرەکەت هەندێک بابەتی کۆمەڵایەتی لەگەڵ باس بکەم. قاسم ئەمین لە وەڵامدا وتی هاوسەرەکەم نایەوێت چاوپێکەوتن لەگەڵ پیاواندا بکات. ڕەفیق عەظم پێیوت تۆ بانگەشە بۆ شتێک دەکەیت و خۆشت ڕێگری لە هاوسەرەکەت دەکەیت. تۆ بانگەشەی خەڵکی بۆ شتێک دەکەیت کە بۆ خودی خۆت پێی رازینیت. قاسم ئەمین وتی هاوسەرەکەم پەروەردەی دەستی باوچێتی، بۆیە من لێی بەرپرس نیم. ڕەفیق عەظم وتی ئێمە هەمومان وا پەروەردە بووین و خەیریش لەوەدایە چاکردن و بەرەو پێشبردننی ئافرەت تەنها خۆی لە بینین و تێکەڵی پیاودا نەبینێ. من تەنها ویستم بۆ دڕون بکەمەوە ئەجینە ئەوەی تۆ بانگەشەی بۆ دەکەیت لای خۆشت نەویسترا و ڕەتکراوەیە. دەترسم ببمە باڵاپۆش و پێم بڵێن بوویت بە ئیسلامی منیش ڕقم لە حیزبایەتیە. دەبێت ئەوە بزانیت کچە ئازیزەکەم لە ئیسلامدا تەنها دوو حیزب هەیە. خوای گەورە باسی ئەم دوو حیزبەی لە قورئاندا کردووە. حزبی یەکەم حزبی خودا ئەوەی لە پێڕەوانی پەروەردیگارن و بە قسەی فەرمانەکانی دەکەن و دوور دەکەونەوە لەو شتانەی ئەو نەهی لێکردوون. حزبی دووەم حزبی شەیتانی نەفرەت لێکراوە. ئەوانن سەرپێچی فەرمانەکانی خودا دەکەن و لەسەر زەوی خراپە بڵاو دەکەنەوە. کاتێک بوویتە باڵاپۆش ئەوە پابند بوویت بە فەرمانی خوداوە. ئەو کاتە لەگەڵ حزبی خودا و سەرکەوتوەکانی ئەگەر جل و بەرجی سافیرەت لەبەر کرد و جوانیەکانت دەرخست ئەوە سواری کەشتی شەیتان و هاوکارەکانی لە دوو ڕووەکان و بێ باوەڕەکان بوویت. ئەوەش خراپترین هاوڕێی بوونە. پاداشتی هەڵگرتنی شوێن پێی چاکان و ژنانی پێشەنگ بە جۆرێک وا بکەیت کە لەوان بچیت. لە عەبدوڵای کوڕی مەسعودەوە ڕەزای خوای لەسەر بێت دەجێڕنەوە. پیاوێک کاتە لای پێغەمبەری خودا وتی ئەی پێغەمبەری خودا چی بە کەسێک دەڵێیت قەومێکی خۆش بوێت بەڵام پێیان نەگەیشت بێت؟ پێغەمبەریش فەرمووی مرۆڤ لەگەڵ ئەو کەسە دەبێت کە خۆشی دەوێت. پاداشتی پاگڕاگیری خۆت چونکە فەرمانت پێکراوە کە ناموس و نەفسی بپارێزیت، باڵاپۆشیش بە هەمان شێوە پەرستشە و پاداشتی لەسەر وەردەگریت. پاداشتی بەهێزکردنی یەکێک لە دیاردە ئیسلامیەکان کە گەلانی موسڵمان پێی جیا دەکرێتەوە پێچەوانەی جوولەکە و گاورەکان و جگە لەوانیش کەسانی ترە. خوشکم سوپاسی خوای گەورە بکە کە تۆی هەڵبژاردووە بۆ ئەم کارە، ئەویش باڵاپۆشیە کە تایبەتە بە ئافرەتی مسلمان. پاداشتی هاریکاری لەسەر کاری چاک و تەقوا خوای گەورە لە قورئاندا دەفەرمێت ولا تعاونوا على الإثم والعدوان واتقوا الله إن الله شديد العقاب. یارمەتی و کۆمەچی یەکتر بکەن لەسەر چاکە و خواناسی، نەکەن یارمەتی کۆمەچی یەکتر بکەن لەسەر گوناه و دەستدرێژی. لەخوا بترسن و پارێزگار بن چونکە بەڕاستی خوا زۆر بە توندی تۆڵە دەسەنێت. لە ئەزمموی دایکانەوە دایکێک دەڵێت کچەکەم هەندێک ڕوخساری جوان بوو کە تەمەنی گەیشتە 3 ساڵ سەرپۆشەکەی منی دەبرد و وەک چۆن من لە بەردەم ئاوێنەکەدا سەرپۆشەکەم چاک دەکرد ئەویش وای دەکرد هەر کاتێک ئەم کارەی دووبارە دەکردەوە ڕوخساری جوانتر دەبوو. ئەمەش منی زیاتر خۆشحاڵ دەکرد و پێیم دەوت ماشاءالله سەیری بکە بە حیجابەکەیەوە چەندە جوانە، ڕوخسارت دەدرەوشێتەوە. بەم قسانە من خۆشحاڵ دەبوو سەیری ئاوێنەی دەکردەوە. دەبینی ئەوەی من پێی دەڵێم وایە زۆر خۆشحاڵ دەبوو. دوای 3 ساڵ لەگەڵ خۆم بردم بۆ بازار پێداویستی عومرە بکڕم. پێم وت کە خۆی حەز بەچی دەکات بۆی بکڕم. ئەویش سەرپۆش و عەبایەکی هەڵبژار بەر لە گەشتی عومرە کە هەر کات ئەی کردە بەری و تاقی دەکردەوە من خۆشحاڵی خۆم بۆ دەردەبڕی کە چەند جوانە لە بەریدا. ئەم خۆشحاڵی دەربڕینەی من بوو بە هەستێک لە ناخی ئەودا. من وامزانی ئەو تەنها لە کاتی ئەنجامدانی مناسیکەکانی عومرە جلوبەرجی باڵاپۆشی لەبەر دەکات، بەڵام دووەم ڕۆژەکە گەیشتینە شاری مەدینەی پیرۆز. هەر کات بۆ هەر پێویستیەک بەهاتە دەرەوە یەکسەر سەرپۆشی دەکرد و عەباکەی لەبەر دەکرد. منی جوازم لێ هێنا کە چۆن پێی خۆشە وا بکات. سوور بوو لەسەر کڕینی سەرپۆشێکی دیکە، بەڵام بەر لە گەڕانەوەمان هەستم کرد ناتوانێت بەم شێوەیە بەردەوام بێت چونکە ئەو جارێ مناڵە دەمزانی دوای ئەنجامدانی گەشتی عومرە دەگەڕێتەوە بۆ ژیانی سروشتی خۆی و جلوبەرجی وەرزشی کورد لەبەر دەکات و دەچێت بۆ یانەی وەرزش.
بۆیە بەر لە گەڕانەوەمان پۆشاکی حیجابەکەم لێ شاردەوە کاتێک پرسیاری جل و بەرجی حیجابەکەی کردوتم کات ڕەنگە ناتوانم بۆی بگەڕێم گەشتەکەمان بێ ئەو کردو زۆر بەلایەوە ناخۆش بوو کاتێک گەڕاینەوە پۆشاکەکانیم پاکردەوە و ڕێکم دەخستەوە پۆشاکی حیجاب و سەرپۆشەکەیم خستەوە ناو دۆڵابی جل و بەرگەکەی بۆ ئەوەی کە چوین بۆ مزگەوت لەبەری بکات کاتێک جل و بەرگەکەی لە دۆڵابەکەدا بینی یەکسەر لە باوەشی گرت وەک ئەوەی کەسێکی زۆر ئازیزی دەمێک بێت نەیبینی بێت ئەوەندە بەتاسەوە پۆشاکی حیجابەکەی لە ئامێزگرت بۆ یەکەم جار کە بەو پۆشاکە شەرعیەوە لە ماڵەوە چوینە دەرەوە لە نزیک ماڵی خۆمان دراوسەیەکی خۆمان بینی یەکسەر بە کچەکەمی وت ئای ئەوە چییە و بە مناڵیە چی پێویست دەکات پۆشاکی باڵاپۆشی لەبەر بکەیت تۆ جاری مناڵی قسەی دراوسێ کەمانی زۆر بەلاوە ناخۆش بوو منی ژویستم بۆی ڕوون بکەمەوە کە جارێ ئەو مناڵە و ئاساییە حەز بە باڵاپۆشی بکات بەڵام خوای گەورە ڕوخسەتی داوە لەم تەمەنە ئەو پۆشاکە لەبەر نەکات هەتا ئەگاتە خۆناغی ئامادەیی ئەو ئێستا ئەو پۆشاکەی خۆش دەوێت حەز دەکات کە گەورەتر بوو لەبەری بکات ئێستا بە پۆشاکی ترەوە ئەچێتە دەرەوە هەرچەندە ئەو هەمیشە باسی یادگاریە خۆشەکانی دەکات کە لە عومرە بووە پۆشاکی باڵاپۆشیەکەی خستۆتە ناو دۆڵابی جل و بەرگەکەی و دەیەوێت بۆ گەشتی عومرەی داهاتوو کە زۆر بۆی تامەزرۆیە لەبەری بکات داکێکی تر دەڵێت کاتێک کچەکەم گەیشتە تەمەنی ئەوەی جلی حیجاب لەبەر بکات ڕازی نەبوو ئەو مەسەلەی لەگەڵ باس بکەم منیش وازم لەو مەسەلە هێنا بیرۆکەی جانتای باڵاپۆشیم بەکارهێنا لەم ڕێگایەوە دەستم کرد بە کۆکردنەوەی ئەو جل و پۆشاکە باڵاپۆشانەی هاوڕێکانم لە ماوەیەک لەبەریان کردبوو دواتر بەکاریان نەدەهێنا کۆم کردەوە هەمویان شۆرد و با کچەکەم وت وەرە لەگەڵم با ڕێچام خەین و قەدیان بکەین و هەر کۆمەڵەیەک لەم پۆشاکانە لە جانتایەکدا بنین سەیرم دەکرد کچەکەم سەرنج لە مۆدێلی پۆشاکەکان دەدات و هیچی نەدەورد لە سەریان کاتێک زانیم کۆمەڵێک خێزانی هەژار هەیە و کچیان هەیە لەو تەمەنەدا کە پێویستە پۆشاکی شەرعی لەبەر بکەن منیش چەند هاوڕێیەکی خۆم بانگێشت کرد کە دەمزانی دەتوانن قسە بکەن لەو بوارەدا بانگێشتی ئەو خێزانە دەستکورت و هەژارانەمان کرد کە خۆیان کچەکانیان بێن پێمان ڕاگەیاندن کە پۆشاکی باڵاپۆشمان لایە و بەخۆڕایی دەیان دەین بەوانەی کە حەز بە پۆشینی دەکەن زۆرێک لەو کچانەی ئامادە بوون وتیان ئێمە حەزمان بەو پۆشاکانە هەیە من و هاوڕێکان و کچەکەم دەستمان کرد بە بەخشینی پۆشاکەکان کچەکەم کاتێک دەیبینی ئەو کچانە چەند خۆشحاڵن بەو پۆشاکانە کە تا ئێستا لەبەر نەبوونی نەداری بۆیان نەکراوە بۆیە ڕامان گەیاند کە دیداری دووهەممان لەگەڵیان لەسەر باسکردنی هەستی خۆیان و ئەزمموی خۆیان لە دوای پۆشینی باڵاپۆشی دەبێت بێگومان کچەکەم بۆ ئەو دیدارە بانگێشت کرد زۆر خۆشحاڵ دەبوو بە بیستنی چیرۆکی ئەو کسانێکە هاتبوون و باسی خۆیان و ئەزمموی دوای پۆشینی ئەو پۆشاکە شەرعیانەیان دەکرد هەموو یەک مانگی پێنەچوو سوپاس بۆ خوا لەگەڵ کچەکەم دەچوین بۆ بازار سەرپۆشی دەکڕی پێی دەوتم ئایا ئەمە گونجاوە لەگەڵ ڕەنگی ڕوخسارم دایکێکی تر بەڕاستی زۆر سەرسام بوو بەو محازەرەی کە بانگخواز عومر و خالید بە هەمان شێوە هەمان وانەی شێخ وەجدی غەنیم زۆر حەزم دەکرد کچەکەم گوێی بۆ بگرێت بەڵام زۆر دڵنیا بووم ئەگەر پێی بڵێم ڕازی نابێت بۆیە بیرم کردەوە کە گەشتێک ساز بکەم کە هاوڕێکان و کچەکانیان بهێنن دەمزانی کچەکەم حەزی بە هاو سەفەری هەیە لەگەڵیان بە پاس گەشتەکەمان ئەنجامدا بۆ ئەوەی کاتێکی زۆر پێکەوە بمێنینەوە چونکە ڕێگاکە دوور بوو بە هاوڕێکەم گوت کە شریتی ئەلجەنەی بانگخواز عومر و خالید بخاتە سەری تا هەمومان گوێی بۆ بگرین بێگومان هەمویان حەزیان بە بیستنی دەکرد ئەو ڕۆژە هەمووی خەون و خەیاڵیان لای خۆشیەکانی بەهەشت بوو هەفتەی دوای ئەوە ئیفتارێکی بە کۆمەڵمان ساز کرد لە دوای ئیفتارەکە هەمومان سەیری وتارێکی ڤیدیۆی بانگخواز عومر و خالیدمان کرد کە باسی تەوبەی دەکرد بەڵام پێمان نەوتن وەرن گوێ بگرن بەڵکو دەنگی وتارەکەمان زیاد کرد ئەوەندی پێنەچوو یەک دوو دەهاتن بۆ گوێگرتن لە وتارەکە هەر لەو کۆبوونەوە وتمان شوێنێک پێشنیار بکەن کە بۆ جاری داهاتوو بچین هەمویان پێیان خۆش بوو بچین بۆ گوندێکی گەشتیاری ئێمەش بڕیارماندا کە بچین ئەو ڕۆژەش کاسێتێکی بانگخواز عومر و خالیدمان هەڵبژارد کە باسەکەی لەسەر باڵا پۆشی بوو لە وتارەکەیدا باسی لەوە دەکرد کە کچان بۆچی نابنە باڵا پۆش و هۆکارەکانی باز دەکرد و وەڵامی پرسیارەکانی دەدایەوە هەتا گەیشتینە شوێنی مەبەستگوێیان بۆ گرت پاشان کە گەڕاینەوە وتارێکی تایبەتی شێخ
وەژدی غەنیممان خستە سەری کە باسی باڵاپۆشی دەکرد دوای تەواوبوونی وتارەکە کچەکان سیان لەسەر وتارەکە دەکرد و ئێمەش وەڵامی پرسیارەکانمان دەدایەوە بەم هۆیشەوە کچەکان هەستیان بۆ لای حیجاب جوڵا و هەستیان دەکرد بە بیرکردنەوە لەی لە کۆتاییدا باڵاپۆشی لاپەڕە 83 مانای ڕێزی تێدا دەدرەوشێتەوە و هەندێک کەس بە ئیهانەکردن سەیری دەکەن خۆ ئازادی و سربەستیە و هەندێک بە کۆت و بەندی دەبینن شارستانیەتە و هەندێک بە دواکەوتووی دەزانن مانای ژیانە هەرچەند هەندێک دەڵێن ئەم پۆشاکە بۆ مردوو باشە بەرزبوونەوە و شکۆیە کەچی هەندێک لە خەڵکی بەکەوتنی دەزانن ئەگەر سەرسام دەبیت سەرسام بە بەو کەسەی کە نایەوێت بەرپەرچی بداتەوە و پاشان تووشی سەرسامبوون دەبێت بە کەسێک کە لەبەری ناکات و نایپۆشێت تەنها لە کاتی نوێژدا نەبێت وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو سەرنجێک بۆ ئەمڕۆ ژیریەک بۆ داهاتوو کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری خۆراکێک بۆ مێشک ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنەوە پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی